ئازیزان و خۆشەویستانمان لە هەرجێکن سڵاویمەتان لێبێت بەیانیتان باش بێت بۆ هیواین وڵایەکتان نەش ساغ و تەندروست باش بن بۆ هیواین کە پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن تا هەمووان بە دووربین لا نەخۆشی کۆرۆنا. ئازیزانم بۆ ئەمڕۆژمان کۆمەڵە بڕگەباوەتمان بۆ ئامادە کردوون بۆ هیواین کە بینەری بن و سوودی لەوەربگرن. خۆشەویستانم بۆ ئەمڕۆژمان دوو تەوەرمان لا پرۆگرامەکەمان بۆ ئامادە کردوون. لا تەوەر یەکەممان و سەرتاماندا باس لە وەرزشی شاخەوانی ئەکەین وە کاریگەریەکانی لەسەر نەخۆشی کۆرۆنا وەکو چارەسەرێک بۆ نەخۆشی کۆرۆنا ئەگەر بەکاربهێنرێت. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە گروپێکی شاخەوانی لەلامانن باس لەوە دەکەین کە ئەوان لەکەوە وەرزشی شاخەوانی دەکەن و ئاچنەکوێ بۆ شاخەکانی هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا باس لەوە دەکەین وەرزشی شاخەوانی تا چەند کاریگەرە لەسەر نەخۆشی کۆرۆنا بۆ پێی کە ئەو کەسانەی کە وەرزشی شاخەوانی ئەنجام دەدەن دەچنە سەر شاخەکانی هەرێمی کوردستان لەوێ هەوای پاکە ئەمە تا چەند کاریگەری ئەبێ لەسەر تەندروستیان وەچی بکرێت بۆ ئەوەی کە خەڵکی هان بدرێت بۆ ئەم وەرزشە و ڕۆژانە لەگەڵ ئەم شاخەوانەدا سەردانی شاخەکانی هەرێمی کوردستان کە نەمە تەوەری یەکەمان دوا بە دوای ئەوە ئەچینە سەر تەوەری دۆمان لا تەوەری دۆماندا باس لە ئەرکی خێزان ئەەکەین لە بەرامبەر هۆشیارکردنەوەی منداڵەکانیان بۆ نەخۆشی کۆرۆنا. وەک ئەزانین کە نەخۆشی کۆرۆنا لە ئێستادا لە ئاستێکی مەترسیداردایە. ئێمە ئەمڕۆ باس لەوە دەکەین کە خێزانەکان ئەبێت لە ئێستادا ئەرکیان چی بێت بۆ ئەوەی کە وا لە منداڵەکانیان بگەێنن ئەم نەخۆشیە کە ئەوانیش پابەندی ڕێنمایەکان بن لە هەمان کاتیشدا بە شێوەیەکتیان بگەێنن کە ترسیان لەم نەخۆشیە نەبێت ڕۆژانە پابەندی ڕێنمایەکان بن و ئامۆژگاریان کەن بۆ ئەوەی کە تووشی ئەم نەخۆشیە نەبن و بە دوور بن لە نەخۆشیەکە. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سود لا بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان ببینن. بەڵێ ئازیزانم هەروەکو وتمان لا تەوەری یەکەم و سەرتاماندا باز لە وەرزشی شاخەوانی ئەکەین و کاریگەری لەسەر چارەسەرکردنی نەخۆشی کۆرۆنا. هەر بۆ مەبەستەش بەڕێز جەلیل فاتح سەرۆکی گروپی شاخەوانی باشەوەیکی ڕاستەوخۆ لەمانە. کاک جەلیل سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. کاک جەلیل با سەرتا باسێک لەوە بکەین گروپەکەتان لەکەیەوە وەرزشی شاخەوانی ئەکەن. وەرزشی شاخەوانی بەکۆی گشتی لە هەرێمی کوردستاندا لە ساڵی 2023ەوە خەڵک ڕووی لەم وەرزشە کرد. سەرەتا بە تاکتا خەڵک دەستی پێکرد بەڵام ئێستا خۆشبەختانە زۆر بەناو خەڵکا بڵاوبەوە بە تایبەتی خەڵکی ئەم شارە بەشێکی زۆری خۆیاوەتە ئەم وەرزشە کە وەرزشێکە ئارامی ئەیاتە ڕۆح. من وەکو خۆم تقریبا 5 ساڵە بێ گەشتی شاخەکانی کوردستانەکەم بەڵام ئەو نزیک ماوەی حومانێکە بە گروپێکمان بۆ خۆماندا مەزراندووە چەند کەسایەتێکین پێکۆ سەردانی شاخەکانی کوردستانەکە. چەند کەسن لەم گروپە بەشداریتان کرد؟ وڵڵی هیچ کەسەکان ناتوانانی تهدیدیکە چونکە ئێمە مەسەلەن جومعەیەکە ڕۆین 20 کەسین جومعەیەکە ڕۆین 25 کەسین لتر ئاوە کەمەکە زیاکە بپی مەجای خەڵکەکە. ئەمە بزانم کە ئەو کەسانە تەمەنیان چەندە کە وەرزشی شاخەوانی ئەکەن لە هەموو تەمەنێکی تیا یاخود تەنها تەمەنێکی دیاری کراوە؟ نانا وەرزشی شاخەوانی هەموو تەمەنێکی تایە بەڵام ئەتر ئەوەیە لە خوار 13 ساڵەوە ئەویش بەپی وەرزەکان زۆر گونجاو نییە بەڵام لە سەر و 13 ساڵەوە هەتا تەمەەن بەرەو سەر و هەڵکشی ئەم وەرزشە زیاتر باشتر یعنی زیاتر هەم بۆ لەشی مرۆڤ هەم بۆ سوود وەرگرتن لە ئەم سروشتە جوانی خوا بە کوردستانی بەخشیوە. بێگومان کاک جەلیل لەمێ باسێک لەوە بکەین کە ئێوە چیتان کرۆ بۆ ئەوەی کە خەڵکی زیاتر بانگێشتی ناو گروپەکەتان کەن خەڵک وا لێ بکەن کە وەرزشی شاخەوانی ڕۆژانە لەگەڵ ئێوە کێن و سوودی لێ ببینن وەکو سوودێک بۆ تەندروستیان لە هەمان کاتیشدا وەکو ئەوەی کە لە شولارێکی ڕێکیان هەبێت. بەتاکید ئەم وەرزشە خۆی وەرزشەکە پێش هەموو شتێک زۆر ئارام بەخشە. یعنی تۆ ئەڕۆیتە ئەو سروشتە ئەچیتە هەوایەکی پاک دوورەکەویتەوە لە ژاوەژاوەکانی ناوشار لە ئەو هەوا پیسێک کە لە ناوشارایە چیتە شاخەکانی کوردستان وەکوتم لەخوا بەزار ئێمە لە ڕووی شاخەوە یعنی دەوڵەمەندین بە تایبەتی ئەم سنووریی سلێمانیە چەندین شاخمان هەیە کە زۆر سروشتێکی جوانی بەخشیوە. ئێمە سەردانی ئەو شاخاناگەین ئەو کەسانش کە یەنە ئەم وەرزشە لەگەڵ ئێمەیە جاری وایە یەکەم جارێتی ئەڵەکە یەک سەفەر حەزەکەم لەگەڵ تا نابێ میتر وای لێ وابەستا بێ بە وەرزشەکەەوە. بەڵێ ئەمەوێت بزانم کە لە هەفتێکا چەند ڕۆژ ئەچن بۆ وەرزشی شاخەوانی؟ ئێمە وەکو گروپی خۆمان کاتەکانمان دابش کردووە لە هەفتەیەک 2 شەو پیادەڕەوی ئەەکەین لە پارکی هەواری شار
هەموو جمعایکیش ئەچینە چیاکە. هۆکاری چێت تەنها جمعانتان دیاری کردو بۆ ئەم وەرزشە؟ وڵاهی تر ئەکرێت کە ڕۆژانی تریژیانی بڵین بۆ نمونە 2 هەفتەیەک بێت لە 2 ڕۆژ بێت لە هەفتەیەک تاکە ئەم وەرزشە بکەن؟ دەکرێت بەڵامی تر ئەبێت وا گوتجاوە کە جمعان ڕۆژی پشووە ئیتر خەڵکەکە هەمووی لە پشوایە هەیە مەسەڵەن فەرمانبەری حکومیە هەیە دوکانی هەیە دەوامی هەیە دایرێ لەبەر ئەوە ئێمە کوردمانێتە جمعە فرسەتێکی باشە بۆ هەمومان بۆیە جمعانمانە وژاردەوە. سەعات چەند ئەچنە سەر شاخەکان؟ لە هاوین و زستان فەرقەکە هاوینان ئیتر لە 4:30 بە دواوە ئێمە ئاڕۆین بۆ ئەوەی پێشەوەی بگەینە گەرما نزیک بینەوە لە لوتکەی چیاکە. بەڵام لە زستانانە ئاساییەس مەسەلەن سەعات 7 بەڕێکەوی تۆتوانی ئامانجی خۆت بپێکی. لە زستانە بەفرباری ڕێگە لە وەرزشەکە ئەسڵەن یەکێک لەو جەوە خۆشانەی کە شاخەوان زۆر پێی مرتاحە بە فەربارینە. بەدەل لەوەی کە ئێوە بە شاخەکانی هەرێمی کوردستاندا هەڵدەگەڕێن ئەمە بزانم کە بەدەل لە هەڵگەڕان چالاکی ترتان هەیە کە ئەنجامی بدەن. وەک پێم وتی هەفتەی 2 شەو ئێمە پیادە ڕێوەیەکەین لە شاخەکان لە پارکی هەواری شار ئەوە شەوان پێش ئەوەی بەڕێکەوین بۆ شاخەکان بڵێ لەوێ ڕاهێنانی گەرمکردنی لە شەکەین بۆ ئەوەی تووشی هیچ کێشێک نەبی مەسەڵەن وەکو تەمەزۆق و یا وەستانی ماسوولکێک یا دەمارێک ڕاهێنانی گەرمکردنی لەش جێبەجێکەین و دواتر وردەورتە هەنگاوەنی. ئەمە بزانم کە چ پێداویستیەک پێویستە کە ئێوە لەگەڵ خۆتانە بیبن لە کاتی ئەنجامدانی ئەم وەرزشەدا؟ وڵای پێداویستیەکان زۆرن. ئێتر هەیە لە جانتا جلوبەرێک زۆر پێڵاو گۆچانەکان با بڵێن ئیتر ئەو پێداویستیانەی کە پێویستە ئەو لەلایەن سەرۆشی گروپەوە ڕێنمایە درێ بە هەموو هاوڕێیان کە ئەبێ ئەم پێداویستیانەوە پێ بێن جاتوانی گەشتی شاخەکەی. کاک جەلیل ئەمێ باسێک لەوە بکەین کە تا چەند کۆنتاکتتان هەیە لەگەڵ گروپەکانی تر گروپە شاخەوانەکانی تر؟ سواز بخوا لە سلێمانی لە بینی گروپەکانە کۆنتاکێکی زۆر باشەیە. یعنی واقعێک هەیە ئێستا مەسەلەنێکی شاخەوانی هەیە لە سلێمانی فیدراسۆنی شاخەوانی هەیە لە هەولێر چەند گروپێکم بەڵام لەگەڵ ئەوەژە ئێمە نەمان هێشتۆ ڕنگدانەوەیکی وای هەبێ لەگەڵ هەموو گروپەکان نەک سلێمانی هەتا چواردۆری سلێمانیشتان سێقەکی باشمارێ ئەوان مەسەلەن ئێمە ئاگادارەکەنەوەڵێن دین بۆ شاخێک لە سلێمانی ئەبێ ئێوە هاوڕێتی ما بکەێت یا ئێمە چینە سنووری ئەوان و مەسەلەن بۆ هەڵگورد و بۆ شاخی چێخی دەر و بۆ ئەو شاخانەی کە لە سنووری قەزای هەیە لە سنووری هەولێرا هەیە ئەوان هاوکارێکی باشمانەکەن هەمەهانگێکی باش هەیە یعنی ڕۆحی وەرزشەکەمان 100% پێکاوە بەخۆشحاڵیەوە. کاک جەلیل ئەمێ باسێک لەوە بکەین کە تەنها شاخەکانی هەرێمی کوردستانە ئێوە چنیا خۆت دەرەوەی هەرێمی نانا دەرەوەی هەرێمیش هەیە بەخۆشحاڵیەوە ئێمە کەسایەتیمان هەیە لێرە شاخی لینینیان کردووە کە سەر 7000 پێەیە و هەروەها ئێران زۆربەی زۆری شاخەوانەکانمان ئێرانیان بینیوە تورکیایان بینیوە چون بۆ شاخەوانی. کاک جەلیل با بینە سەر سوودەکانی وەرزشی شاخەوانی ئەمێ بزانم سوودی چییە و ئەو کەسانی کە نەخۆشن تا چەند سوود لەم وەرزشە وەرەگرن؟ طبعاً هەموو وەرزشێک تۆ کە ئەیکەیت بۆچی وەرزشەکەیت بۆ ئەوەی مەناعەیەک بۆ لە شێپەکەیت. سوودی وەرزش شاخەوانیش یەکەم سوودی ئەوەیە کە تۆ بتوانی مەناعەیەک بۆ لە شێپەیەکەیت کە خوا نەخواز نەخۆشیێک هات و ڕوبەڕووی بیتەوە. و ئەم وەرزشە من بە خۆشحاڵیەوە ئێڵێم من پێشتر لە گروپێکا بووم ئێمە زیاد لە 105 نەخۆشخانەی هیوامان لەگەڵا بوو لە جاتی ئەوەی عیلاج وەرگرین ئێمە شاخەوانیمان پێکرد ئێت لەخوا بەزیاد بێ یعنی ئەوان پێویستیان بە عیلاج نەبوو وەرزشەکە هەم ئارامیە یا بەدڵیان هەم لە ڕووی عیلاج وازیان لە عیلاجێ نەبووم پابند ببوون بە وەرزشەوە. کاک جەلیل با باسێک لەو بکەین کە لە ئێستادا وەگەزانین نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە ئەمێ بزانم کە تا چەند ئێوە پابندی ڕێنمایەکانن لەگەڵ ئەوەی کە ئەچنە سەر شاخەکانی هەرێمی کوردستان. ئێمە پێش ئەوەی ئەم نەخۆشیێش بێت وەرزشی شاخەوانی چەند یاسایەکی خۆی یاساکان یەکێک لەو یاسایانە کە ئاڕۆیت لە بینی شاخەوانێک و بۆ شاخەوانێکی تر بەلایانی کەمەوە بێ مەترێک بۆ مەترودی و بین هۆکاریچیە لەبەر خوانەخواز خزانە مەسەلەن بەربوونەوەی بەردێکە یا کەوت نەخوارەوەیەکە لە بۆرەوەی حاڵەتەکە بەس یەکەس زەرر بێنێت. یعنی ئێمە پێش ئەوەی ئەم نەخۆشیێش بێ ئێمە ئەم ڕێنمایەمان 100% جێبەجێ کردووە بە ئێستاشەوە هەموو گروپەکانی شاخەوانی کە گەشتی شاخەکان مەترێک بۆ مەترونیوەک بینیانەکە ئاڕۆن.
ئەمە باسێک لەوە بکەین کە تا چەند سوودی هەیە بۆن وەرزشی ئەم شاخەوانێ بۆ نەخۆشی کۆرۆنا و ئێوە چیتان کردووە لە ماوەی کۆرۆنایەدا ئایا ئێوە بەردەوامن لەوەی کە بچنە سەر شاخەکان یاخۆت هەر واستان لە هێناوە تا ئەم نەخۆشیە کۆتایی ئێمە بەپێی ڕێنمایە تەندروستیەکان گەشتی خۆمانمان هەر کردووە ئەوەی کە مەسەلەن ئێمە ئەڕۆین بە پاسە ڕۆین طبعا هەموو هاوڕێیان دەستکەش و کەمامن بەکارێنێ کە دابەزین وەکو پێم وتی کە دوای ڕاهێنانی لەژگەرم کردنشت بە ڕێکەوتین بۆ شاخەکان هەمان یاسا پەیڕەوەکەین هەموو نەفرێک مەترێک مەترونویەکی بینە طبعا هەوای ئەوێ و هەوای دەرەوەی شار و هەوای ناو شار جیاوازێکی زۆری هەیە هەتا ئەگەینە ئەو شوێنی کە ئامانجمانە کە گەشتینە ئەو شوێنەی ئامانجمانە ئیتری لەوێ طبعا سەرۆکی گروپ بڕیارەیە کاکە لێرە نانەخۆین ئیسراحەتەکەین و ئەگەڕێنەوە لێرە ئێمە چوینە تەلووتکە ڕسمەگرین ئەگەڕێنەوە لە شوێنێکدانین بۆ ئیسراحەت بۆ نان خواردنەکەش بۆ ناخواردنەکە و جۆری دانیشتەکەی مەسەلەن هەر دوو کەس لە شوێنێک دانیشین بە تایبەتی لەوەی ئەم نەخۆشیە هاتۆ بەێ ئەمێ بزانم کە تێکەڵاوبوونتان بێکەوە تا چەند زیانی هەیە بۆ ئەم نەخۆشیەوە گەزانین لە ئێستادا ئەبێت خۆمان لە تێکەڵاوی بپارێزین بەتاکیید خۆی وەکو ڕێنمایە تەندروستەکان تێکەڵاوبوون زیانی هەیە بەڵام من وەک وتم ئێمە ڕێنمایەکان جێبەجێەکەین 100% مەسەلەن ئەوەی کە ئێمە بەرکەوتنمان هەبێت تەنها ناو پاسەکانە یعنی کە بۆ ئەو شوێنی کە گەشتەکەین دەستکێش و کەمامە بەکارێنین بەڵام کە دابەزین لە پاسەکان ئیتر تەواو لە یەکتری جیابینەوە تەواو جیابوونەوەیەک دروستە بێنێک ئەو جیابوونەوەی مەسەلەن بڵین ئاگامان لە یەکتری نەمێنێ بەڵام ئیتر مەترێک بۆ مەترونیوەیەک هەموو شاخەوانێک لەگەڵ شاخەوانێکی تر بینیان هەیە بەڵێ کاک جەلیل ئەو کەسانە کێن کە ناتوانن وەرزشی شاخەوانی بکەن ئەو کەسانی کە ناتوانن وەرزشی شاخەوانی بکەن وڵای هەموو کەس توانی وەرزشی شاخەوانی کە عنی کەسێکی دیاریکراو نیە نەتوانێت وەرزشی شاخەوانی بکە من لەو باوەڕەدام ئەگەر ئەو کەسەی مەسەلەن حەزی لەم وەرزشەش بێ نەتوانێت با پیادە ڕەویە بکە وەکوتم خوا سروشتێکی جوانیەوە بەم شارە ئێمە شاخی گۆی ژەمان هەیە زۆر نزیکە لە سلێمانیەوە ئێستا جادەیەکی تایە لە باڵین ناوڕاستی شاخی گۆیژەوە جادێکی خۆڵی تایە زۆربەی زۆری تۆ ڕۆژانی جومعات سەردانی بکە زۆربەی زۆری خەڵکی ئەم شارە ئەم وەرزشاکە جا کە گەشتیتە ئەو شوێنە دوو ڕێگاتەیە مەسەلەن نەرمە ڕێگا هەیە و سەختە ڕێگا هەیە ئەگەر تۆ ناتوانانی توانات نییە نەخۆشیت بە نەرمە ڕێگایە بڕۆ ئەگەر ئەشتوانی توانایەکی باشە دێ لە خۆ ڕابینی بە سەختە ڕێگایە بڕۆ هەردوو ڕێگاکە توانی هەڵبژێری یعنی لەبەر ئەوە من بە باوەڕی من پێم باشە کەس نەوەستێ لە وەرزشکردن چونکە بەڕاستی ئەوەی کە مەناعە بۆ لەش دروستەکە وەرزشکردنە چونکە ڕێزمێ ئێمە لە ڕووی خواردنەوە خواردنێکی باشمان نییە یعنی بەرنمەیەکی باشمان نییە بۆ خواردن لە ڕووی نووسنەوە لە ڕووی یعنی تەکنەلۆژیاوە مێشکی هەموو تاکێکی کورتی هیلاکە یعنی ئەوەی کە تۆزێک ئەمەل بەخش بێ بۆ ئەم شارە تەنها وەرزشەکەی ئەم وەرزشی شاخەوانیش یعنی فرسەتێکی باشە بەڵێ کاک جەلیل تا چەند هاوکاری ئەو کەسانن کە بە تەمەنن یاخۆت نەخۆشن لە کاتی هەڵگەڕان بەسەر شاخەکاندا هەر گەشتێکە ئەکرێت لە پاسەکە دابەزیت یەکسەر دوو بەڕێوەبەر دیارەکرێت بەڕێوەبەری فەنی بەڕێوەبەری گەشتەکە ئەو کەسی کە بەڕێوەبەری فەنیە ئەبێ ئاگای لەو کەسانە بێ کە ناتوانن بە تایبەتی حرمەتمێ ئەو ئافرەتانی کە لەگەڵ ئێمە گەشتەکەن و یێنە دەرەوە یەکێک لەو مەرجانە کە نابێ بەکاری بێنن مکیاجکردنە لەبەرەوەی تۆ بزانی مەسەلەن هەناسەی تۆنگا یا مەسەلەن فشاری خوێنی زۆرە بۆی گۆڕانکاری لە دەموچاویا دروست بوو یەکسەر تۆ ئاگاداربی یەکسەر سەرۆکی گروپ ئاگادارکەی تۆ بڵێ فڵانە کەس گۆڕانکاریەک لە دەموچاویا دروست بووە ئیتر ئەو کاتە سەرۆکی گروپ بڕیارەیە یا هەموو تیمەکە ئەوەسن بە دیارەوە یا ئەوەتە ئەگەڕێنەوە چونکە ئەگەر حاڵەتەکە زۆر خراپێ چارنیە بێ بگەڕێیتەوە بەڵام ئەگەر هی ئەوەش وێ هاوکاری بکەن کەسێک یا دوو گەزدانێ بە دیارەوە لە کاکە هاوکاری تەواوی بکەن بۆی ئەم کەسش وەکو ئێمە بتوانێت کاک جەلیل هیچ کەسێکێ پسپۆر بێ یاخۆت پزیشک بێ لەگەڵتان بێ بۆ ئەوی کە لە هەر حاڵەتێکی وایە زوو فریایی ئەو کەسە بکەوێت من بە خۆشحاڵیەوە لە گروپەکەی منە دکتۆرێکی تایە ڕوەک ناسێکی تایە کەسەکانی تریشی هەمووی سوپاس بخوا لە ئاسی بەرپرسیارەتیان بەڵێ کاک جەلیل باست لە خواردن کرد لە کاتی هەڵگەڕان بە شاخەکاندا ئێوە خواردنتان پێمێ بزانم کە تا چەند هەوڵتان داوە خواردنێکی تەندروست بەرن و ئایا ئێوە هیچ ڕێمایەکان داوە بە شاخەوانەکان بۆ ئەوەی کە خواردنێکی تەندروست لەگەڵ خۆیان نابهێنن
بڵێ هەموو ئەو خواردنانەی کە مثلەن قورسن بۆ مەعیدە لە شاخە مەمنوعە نابێ ببرێت. ئەو خواردنانەی کە لە شاخە بەکارێت هێلکەیە، پەتاتەیە، خورمایە، زەیتونە، ئەو خواردنانەی کە سوودی هەیە بۆ لەش، یعنی خواردنی قورس نابێت. ئەی ئەو خواردنەوە چی؟ تا چەند کاریگەری هەیە؟ طبعاً ئەو خواردنەوە کاریگەری زۆرە. مثلەن لە گەشتەکانی کە لە هاوینا دەکرێت بەلایانی کەمەوە ئەبێ سەر و 4 لیتر ئاو پێ بێ، یعنی هەر شاخەوانێک بۆ خۆی. ئەمە بزانم کە لە کاتی گەشتەکانتاندا هیچ کات هەبووە شەو مابێتنەوە؟ بەڵێ گەشتی شەومانەوە زۆرە کرێ بە تایبەتی لەم سنوورۆ مەسەلەن ئێمە بڕۆینە سنووری چۆمان و حاجۆمەرانمانەوێ بچینە لووتکەی چیای هەڵگورت کە وا باوە لە ناو خەڵکە کە بەرزترین لووتکەیە لە عێراقا، هەرچەند ئەو ڕاستیە خەریکە تۆزێک بڵ چونکە شاخێکی تر هەیە، شاخی چێخی دەر کە نیوەی لە کوردستانە، نیوەی لە با بڵێن لە ئێرانایە. شاخی چێخی دەر تقریبەن لەگەڵ هەڵگوردا 4 مەتری فەرقە. ئەم 3600 مەترە، ئەو 3611 مەترە کە دەچنە ئەوێ، یعنی ئەمە واقعەکە ئەبێت تۆ بمێنیتەوە، چار نییە. مەسەلەن شەوت بەسەرێت هەم بۆ چوونت هەم بۆ گەڕانەوەت، شەوت بەسەریەی تر ئەو کاتەش هەر وەک وتم سەرۆک بڕیارەیە چیەکە بمێنێتەوە یا قەراری مانەوە لە شوێنێ واکە تەندروست بێ بۆ هەموو لایەک. ئەی لەو کاتەدا پێداویستیەکان چین؟ پێویستە چیتان پێبێت بۆی کە شەومانەوە لەوێ کاریگەری نەبێ لە سەرتان، یاخود هەڵگرتنی ئەم پێداویستیانە تا چەند قورسە بۆ ئێوە؟ نا ئەو کاتە وەک وتم سەرۆک هەموو شتێکە. سەرۆک لێرە کە بەڕێیەکەویت جانتاکەتە پشکنێت، بزانێکی سەخەوێکی مەزبوطە پێەیە، خێمەیەکی مەزبوطە پێەیە. ئەو پێداویستیانی کە مەسەلەن شەو ئەتەوێ بە تایبەتی لە کاتی بەفرا پێتە مەسەلەن ڕق نەبیتەوە کە تەواو جانتاکەی پشکنی و قەنەعەتی بە هەموو ئەشیاکانی ناو جانتاکە کرد، ئەو کاتە بڕیارە لەسەر هاتنی تۆ. ئەمە نیگەرانیتیانە مەسەلەن من شتەکانم نوقسانە، برادەرەکەم وڵێ وڵی کالجێلی تۆ شتەکانی نوقسانە مەیە ئاسایی ئەبێ نۆرماڵ وەرەگرم، ناگاکە من هەریەم و لەبەروی زەرەر لە خۆمەیەم و جەویش لەوان تێگەیم، گەشتەکەش لەوان تێگەیم، ناڵم بگەنە ئەو ئامانجێکی ئایانەوێ. ئەم مەجبورن لەبەر خاتری من یا کەسێک بگەڕێتەوە یا گروپەکە بەگشتی بگەڕێتەوە. لەبەر ئەوە کە لێرەوە بەڕێکەویت سەرۆکی گروپ ئەو جانتایانە ئەپشکنێت، هەموو پێداویستەکانی تابێ ئەو کاتە بڕیاری هاتنی. جلوبەرگچی تا چەند گرنگە لەم جلوبەرە گرنگە. ئێمە بۆ زستانان مەجموعە جل هەیە بەکاری هێنین کە کۆڵەرن با بڵێن هەوا ئەم دیوناکە جلەکان گەرم بن ئەبێن، گۆرەوی تایبەت هەیە، جلوبەرگی تایبەت هەیە پۆشین. کاک جەلیل تا چەند دڵنیان لەوەی کە ئەو شاخانە مین ڕێژ نەکراون؟ ئێوە هیچ نەخشێکتان پێ بۆ ئەوەی کە دڵنیا بن لەوەی کە ئەمە بوونی نییە؟ من خۆم کارمەندی بەڕێوەبەراتی گشتی کاروباری مینی من خۆم سەرۆک تیمم لە زۆربەی کەڵگەمینەکانی ئەم سنوورە شارەزە. ئەوەی کە ئێمە تووشێ بین مەسەلەن تووشی بین، من ئەگەر خۆشم شارەزایەکم نەبێ سەر پەیوەندیەکەم بە هاوڕێکان مۆڵم کاکە ئەو من لە فڵان مۆقعین شتێکی وا طبعاً ئەبێ دیاردە ببینی، مەسەلەن مارێک ببینی یا تەقەمەنیەک ببینی یا مینێک ببینی، سە من تەلەفۆنەکەم ئەڵم کاکە لە فڵان شوێنم و فڵانە، ئەگەر بڵێن کەڵگەمینە بڕیاری گەڕانەوەی. ئەی بۆ گروپەکانی ترچی وەک بەڕێستان ئێوە سەرۆکی گروپێکن و کارمەندی بەڕێبەرایەتی مینن، بەڵام ئەی گروپەکانی بۆ هەموو گەشتێک کە ئێمە مەسەلەن ڕووبکەینە هەر شوێنێک سەرۆکی گروپ ئەبێ کۆنتاکی هەبێت لەگەڵ کەسێک کە خەڵکی ئەو شوێنە کە شارەزا بێت، کەسی شارەزا ئەو کەسە ڕێنومی ئەو گروپاکە، یعنی ئەو کەسە یاعازای بە سەرۆکی گروپ سەرۆکی گروپەیە بە هاوڕەکانی لەبەر ئەو یعنی بۆ هیچ شوێنەگەنا ڕێن کە کەسێکمان لەگەڵانە بێ ڕێنیشان دەرنەبێت. ئەتر ئەو کەسی شارەزاش بێ دڵنییا بە منتیقی خۆەتی شارەزای زانێک کوێک هەڵگەمینە کوێک هەڵگەمین نیە. کاک جەلیل هیچ بڵێن مەرجێکتان هەیە بۆ وەرگرتنی ئەو کەسانی یەنە ناو گروپەکانتان؟ بۆ نمونە ئەو کەسە گەر شەکرەی بێت یاخود سەختی بێت، ئەمانە تا چەند ئێوە ئاگاداریان ئەبن؟ وەکو مەرج بڵێ مەرجە، بەڵام وەکو ئەوەی ڕێنماییان بکەین طبعاً ئەبێ بە ڕێنمایی ئەم جۆرە کەسانە شاخەوانی بکەن. یعنی ئەبێ زۆر لە ژێر چاودێری سەرپەرشتیاری گروپ گەشتەکە بن. مەسەلەن لەکوێ وتی کاکە تۆ تا ئێرە نابێ ئەو کەسێکە مەسەلەن نەخۆشە، من نەخۆشی شەکرەمە یا سەرۆکی گروپەکە بڵێ کاکە تۆ ئالێت تا ئێرە بەسە بۆ تۆ بێ بگەڕێتەوە، ئەبێ من ئاسایی وەرەگرم بگەڕێمەوە. لەبەرەوەی وەک وتم
جەوی هاوڕەکانم تێک نێم گەشتەکە تێک نێم ئاسایە بەڵام ئەو کەسانی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە ئێمە چەند ساڵێک لەمە پێشوە بوتم گروپێکمان بۆ جا کردبوونەوە مامۆستایشی بەڕێ سەرپەرشتیەکردن ئەی بردنە چیاکان و ئەشی هێنانەوە یعنی نێ هێژ زەرەر بگا بە تەندروستیە. بەڵێ کاک جەلیل ئەمێ باسێک لەو بکەین هیچ کات بووە لە کاتی هەڵگەڕان بە شاخەکاندا تووشی ڕووداوێک بوو بێتن؟ بەڵێ تووشی ڕوودا بووین بەڵام سواز بەخوا ڕووداوی وان نەخوازرا و ڕووداوەکان چین زۆری کە تووشی ئەوە بن کەوتنە مەسەلەن لە جێچوونی قاچەیە وەستاری دەمارێکی قاچەیە بەرزبوونەوەی فشاری خوێنەیە بەرزبوونەوەی مەسەلەن زەخت و ئەو بابەتانە ئیش لەناو گروپان کۆنتترۆل کراوە بەڵام زۆر بەداخەوە پار ساڵ لە مانگی نوێە شاخەوانێکی زۆر ئازیز و خۆشەویستی ئەم شارە کە یەکێک بوو لە قوتابخانەکانی شاخەوانی دەم لە سلێمانیم لە کوردستان کاک هەوراس بەداخەوە لە کاتی بەردەوانیان لە چیای هەزار مرد کەوتە خوار و جانی سپارت بەداخەوە. کاک جەلیل ئەمە بزانم کە کێشەکانی ئێوە چییە بۆ شاخەوانی ئەمە بزانم کە تا چەند حکومەت هاوکاری ئێوەی کردووە. ئێستا لێرە یەکێتێکی بە ناویەتی شاخەوانی کوردستان نوێنەرایەتی سلێمانی سەرپەرشتی کۆمەڵە گروپەکات کۆمەڵە گروپیش هەیە لە دەرەوەی ئەمێکێتیە من ئاواتە خوازم کە هەمومان کۆبینەوە لەژێر چەترێکە لەبەرەوەی ڕوئایەکی جوان پێشکەشی دەرەوەی هەم کوردستان و هەم دەروی کوردستانیشکەین چونکە بەڕاستی ئەم وەرزشە تازە بوو بە واقعێک لە کوردستانە خەڵکێکی زۆر لەم شارە پەیوەستە بەم وەرزشە یعنی ئێستا وایلاتۆ ڕۆژانە هێنی تۆ بەیانیان بڕۆ شاخی گۆیژە سێرەکی بەشێکی زۆر لە کەسی ڕۆشنبیر لە دکتۆرەکانی سلەیمانی لە خەڵکێکی مەسەلەن مەدەنی هاتوچۆی ئەم شاخەکەن یعنی ئەم وەرزشە خەریکە بەرەو بە کەلتورکردن ڕات. چی بکرێبەوەی کە زیاتر بەرەو پێشەوە ببرێت؟ چی بکرێ بەرەوەی زیاتر بەرەو پێشەوە وەڵای هەڵبڕخسێنن بۆ خەڵک ئەم وەرزشە سواز بەخوا تا ئێستا وێنایەکی زۆر جوانی پیشان ناوە لە بینی وەکوتم گروپە شاخەوانەکانی سلەیمانی بە تایبەتیم با باسی ئەم شارە بکەین وەکوتم دوو ڕێی جیاواز هەیە یەکێتی شاخەوانی هەیە و چەند گروپێکان لە دەروەوەی ئەم یەکێتی شاخەوانێ بەڵام زۆری کاتەکانیش پێکەوەین شەوان دانیشین دانیشتەکانمان هەمووی مەسەلەن گۆڕینەوەی بیر و ڕایە لەسەر مۆزوعی شاخ و لەسەر چۆن بڕۆین و چۆن بینەوە گەشتەکان چۆن بکەین لێرە گروپێک هەن با ناویان نەبێن با نەبێ بە ڕێکلام چەند کەسایەتێکی کە من بەڵام سوپاس بۆخوا زۆر لە مۆزوعی شاخە ینی با بڵێن لە لووتکەن ئەم ئێمە زۆربەی زۆری مثلەن ئەوان چەند کۆرسێکیان بۆ ئێمە کردوتەوە چەند مامۆستایەکیان هەتا وەکو مامۆستاکانیان ڕێنمایی ئێمەیان کردو چۆن پیڵاو لە پێەکەیت چۆن جانتا ئەەکەیتە کۆڵ چۆن مەسەن باتومەگری بەدەستەوە گۆچانەکە چۆن ئەڕۆی چۆنیەیتەوە چۆن مەسەلەن بەڕێکەوی بۆ لووتکەیەک چۆن لە خوارەوە بە ئاسایی قساکەیت کە گەشتیتە لووتکەش هەر بە ڕتمە قسە بکەیت یعنی نە هەناسە تونگیەکە هەبێنە مەسەلەن فشاری خوێنە زیاد جیازی هەیە قسەکردن لە شاخ و لە خوار و شاخ قسەکردن لە شاخە ئەوەی کە قسەکە تەنها سەرۆکی گروپ و ئەو ڕێنیشان دەرەیە ئەوانی تر نابێت زۆر قسە بکەن لەبەرەوەی مەجالیشانێت تەواان تۆ مەترێک مەترۆنیوەکە بین بێ مەجای قسەکردنێ نیە بەڵام ئەگەر سەرۆکی گروپ ڕێنمایی کرد مەسەلەوەتی کاکە ئەوە لە 20 مەتر لە بەردەمتان لا ئەین ئیسراحەتێکەکەین ئەو کاتە ئەتیادی دەتوانێت قسە بکەیت و بیر و ڕابوو کۆڕیتەوە بەڵام کە کەوتنە ڕێنا هەمووی سەری دەمی ئەو سەروی ئێمە مەسەلەن باڵێن ئەم ساڵی ڕابردوو نابن بەبوونی ئەم نەخۆشە بەڵام پار گەشتێکی شەومانەوەمان کردووە بۆ چونە پیرەمەگرون چونە دووتکەی پیرەمەگرون مانگی دوو بوو تقریبا 22 دوو بوو بەفرێکی زۆر هەبوو ئێمە کە هەر لە زێوێ بەڕێکەوتین یەکسەر سەرۆکی با بڵێن بەڕوبەری گەشت و لێپرسرای بەشی تەکنیکی گەشتەکەمان جا کردەوە ئەم دوو کەسە سەرۆکی با بڵێن گەشتەکە و بەڕێوەبەری تەکنیکەکە ئیتر ئێمە چاوەڕێی دەمی ئەوانەکەن چیمان پێڵەن چیمان پێناڵێن تو بەتەڵعاان دوای ئەوەی هەموو جانتاکان پشکنینی تاڵی بۆ کرا و سەرۆکی گەشتەکە وتی کاکە تاوا هەمووتان هەچەند لەوێشەوە چەند کەسێکی گەڕاندەوە چونکە ئەشای تاڵیان پێنەموتی ببێ عاجز بوون ئەبێ بگەڕێنەوە ئەو گەشتەمان گەشتێکی زۆر سەرکەوتوو بوو
هزار جار ڕۆحی شار بێ جوانە مەرگە با بڵێن بەڕێوەبەری تەکنیکی گەشتەکە بوو ئەو لە پێش هەمومانەوە ڕۆی بەفری بۆ شکاندین تا ئێمە چوینە لووتکە. باس لەو بەفرشکاندا کرد ئەمە بزانم کە پێشتر پێویستە ئەو کەسە ئەو شاخەی بینی بێ ئەنجاڕێ نوێنی ئێوە بکات یاخود هەر تەنها ئەو کاتی کە سەر ئەکۆن ئەیبینن نانا ئەو پێشتر ئەم هەمومانێکی چەند جارە گەشتی شاخی پیرەمەگورونمان کردو بەڵام ئیتر ئەو ئەبێ مەسەلەن ڕۆحی ئەم کەسانە لەسەر دەستی ئەوە ئەو ئەتوانیە لە مەسەلەن دوورترین نکتەی کە ئێمە نزیک بووینەوە لە لوتکە قەراری بڕیاری گەڕانەوە بە وڵە کاکە من پێم باشە بگەڕێنەوە تاوە ئیتر کەس نابێ بڵێ ناگەڕێمەوە کاکە ئەو تێتی بگەڕێنەوە ئەگەڕێنەوە بێبێ ئەوەی کە کەس مەسەلەن مناقەشە لەگەڵ ئەم کەسەکە هۆکاری گەڕانەوەکەی چێنە ئەو خۆی لە ئێمە باشە دەزانێت لە کاکە ئەو بن بڕیاری ئێمە چوین هەر پار لە دەوری مانگی وەڵای وەزان مانگی دووسێ بوو چوین تا شوێنێکی ئێمە پێ تقریبان وەکو نیوەی ڕێگا تۆزێکم ترەی بینین بەردێکە پێڵین بەردە سفرە بەردێکی گەورەی پان لەوێ بڕیاری گەڕانەوەیە هۆکاری چی بوو کەش و هەوا تێک چوو بوو بە یعنی بە باو بە فروانە بڕیاری گەڕانەوەیە یا کەس لە گروپەکە مناقەشەی لەگەڵ ناکە کاکەوتیە گەڕێنەوە بەسەر چاو گەڕێنەوە تاوە ئەگەر کەسێک لیاساکانتان لایدا ئەو کاتە چی ئەوە تر لە گەشتی دووهەمە ئاگاداریەکات و یا مەسەلەن ئەو بەڕێوەبەری گەشتەکەڵی کاکە تۆ گەشتی نا سواز بخوا ئەوەی کە ئەم وەرزشاکە هەمووی لە ئاسی بەرپرسیارەتیایە هەمووی کەسانی تێگەشت و ڕۆشنبیرین کە ئەو بڕیاری ئایترەزانێت لە بەرژەوەندی هەمووی بڕیارەیە بۆیە بڕیاری گەڕانەوەی ئەیدا بڕانچی بۆ نمونە کەسێک ماوەیەک وەرزشی شاخەوانی کردووە واز ئێنێ دواتر دەست پێکاتەوە ئەمە تا چەند کێشە بۆ ئێوە دروستەکە یاخود بۆ لە شولاری خۆی دروستەکات وەکو کێشە دروست ناکە ئەو کەسی کە دا ئەبڕێ و دوایی دەستەکاتەوە بە وەرزشە ئاساییە بەڵام یەکسەر ناتوانێت مەسەرەن من 5-6 مانگوازم لە وەرزشی شاخەوانی هێنا و هاوڕێکانم تەلەفۆنم بۆ کەنەڵێن کاکە وڵا بەیانی بە تەمای گەشتێکی پیرەمەگوورن یەکسەر ڕەمە کاکە منی ژێم ئەمە زۆر هەڵەیە هەم ئەو وەڕێوبەری گەشتەکەم هەم ئەو کەسی کە لەوێ نابێت ڕێگە بە من بدا بڕۆ هۆکاری چیە لەبەر ئەوەی من 5 مانگە نەچوومەتە شاخ یعنی ئەو توانە و تااقەتی ئەو سام نەماوە ڕێنا کاکە تۆ بڕۆیەک دوو شاخی بەسییتکە جارێ هەناسە و تاقی کەرەوە بزانە ئەو توانە و تااقەتی ئەو ساد ماوە ئەگەر زانیت باشی کەسێک ئەم مەرجانتان خۆ تەنهاوانی کە دابڕێن نانا بۆ هەموو کەسێک ئەم مەرجانە هەیە مەسەلەن ئێستا کەسێک یەتە تەلەفۆن بۆ منەکڵێک کاکە وڵا پێم خۆشە گەشتێکتان لەگەڵا بکەم من گەشتێکی قورسم هەیە مەسەلەن ئەڕۆمە شاخی کێوە ڕەش لە ڕانیە کە بەڕاستی قورسە ئەو کەسی کە تازە هاتووە من پێڵم ببوورە وڵای تو ئەم گەشە ناتوانانی بەژاروی لەگەڵمانە شڵا بۆ گەشتەکانی داهاتوو ئەی کاکە خڕاح زۆر حەزەکەم و با من بێم و ئەزیزی من ئەوە گۆیژێ هەنگاوێکە لە سلێمانیەوە بڕ لای وتێل تایتانیک سیارەکە و دانی و بە ئیسرا حەسەرێکەوە هەم هەناسەی خۆ تاقیەکەیتەوە هەم ئەزانی ئاستی مەسەلەن هەناست و ئەوانە و چۆنە ئەو کاتەوە ئەو خینە سەر و سەر چاوە خۆی ئمە ڕێگریمان لە کەس نەکردو بڵێن کاکە تۆ نابێ وەرزشە بکەیت ئێمە پێمان خۆشە هەموو تاکێکی کورد دەستکاتە ئەم وەرزشە چونکە بەڕاستی ئەوەی کە کورد بە گەلانە ناسێنێت وەرزشە وەرزش و هوەر من و تۆ بە دنیا ناسێنێت منمان ئێمە پێمان خۆشە ینی نەک من هەموو سەر و گروپەکانی تر پێمان خۆشە ئەم وەرزشە بە کەلتور بگرێ سوپاس بخوا وا بەرەو بە کەلتور کردنیشە چێ لەم شار کاک جەلیل ئەمێ بزانم باسێک لەوە بکەین کە دواڕێنمایی چییە بۆ ئەو کەسانی ئەیانەوێت وەرزشی شاخەوانی ئەنجام بدەن لە ئێستادا بەتایبەت کە نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسی داردایە وڵی نەخۆشی کۆرۆنا ڕاستە بوونی هەیە بەداخەوەتر ئەمە ڕاستیەکە هاتووە بێ هەمومان بەرەنگاری بینەوە بەڵام من هەز بە شتێکی ترەکەم لەسەر ئەم شارە تۆزە مۆزوعەکە قورس کراوە بە تایبەتی لەلایەن چەند پەیج و ئەکاونتێک و چەند با بڵێن کەناڵێکی ئەسمانیشەوە ئەم شارە کراوەتە ئامانج ڕاستە نەخۆشیەکە بوونی هەیە ڕاستە نەخۆشیەکە بوونی هەیە بەڵام تۆزێک لەسەر ئەم شارە قورس کراوە کاکە نەخۆشی هەر بووە خۆ پێش کۆرۆناژ مردن هەر هەبوو نەخۆشی هەرە بووە خەڵک هەیە کاکە ئەو ڕێژەیە کە بە ساڵانە بەهۆی کێشانی جگەرەوە لە جیهاندا گیان لە دەستێن خۆ کۆرۆنایە تا ئێستا ئەو زەرری نەیەوە لە تەواوی جیهانە نەک لە کوردستان من 100% لەگەڵ جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستەکانم حەزەکەم هەموو کەسێک ڕێنمایە تەندروستەکان جێبەجێکا بە خۆشمانەوە بەڵام پێم باشە
ئەم وەرزشەش ببێتە کەلتور لەبەرەوەی ئەم نەخۆشیە بە زۆری مثلەن بۆ کەسانە ئاوێرە کە مەناعی لەشیان کەمە کە مەسەلەن نەخۆشیەکیان هەیە تۆ وەرە وەرزشکە مەناعی لەشە بەرزکەرەوە ئەو کاتە نەکەم نەخۆشی توانی بەرامبەری خۆش بێت سپاس بۆ ئامادەبوونی سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ جەلیل فاتح سەرۆکی گروپی شاخەوانی کابەشێکی ڕاستەخۆ لامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش ڕاهێنانی وەرزشیمان هەیە با بەیەکەوە بینەریبین.
بەڵێ ئازانم لەگەڵتان بەردەوامین بۆ هیواین کە ئێوەش لە ماڵەکانتانەوە جوڵانە دووبارە بکەنەوە بۆیە هەر تەندروستێکی باش و لە شەکی ساقیشتان هەبێت. ئازیزانم وەکو وتمان لە تەوەری دۆمماندا ئەمڕۆ باس لەوە دەکەین کە چۆن دایکان و باوکان ڕێنمایی منداڵەکانیان بکەن لە بەرامبەر نەخۆشی کۆرۆنادا و بە شێوەیەکتیان بگێنن کە ئەوانیش ڕێنمایەکان جێبەجێ بکەن و لەم نەخۆشیە ترسیان نەبێ. هەر بۆ مەبەستەش لە ئاستۆدەکانمان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرە و بەڕێز ئاکۆکۆی توێژەری دەرونی باشێکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە. کاک ئاکۆ سڵاو لێوێ و بەیانیت باش بێت. سڵاو بەیانی ئێوەش باش. بەڵێ کاک ئاکۆ ئەمەوێت سەرتا باسێک لەوە بکەین کە ئەرکی دایک و باوکان چییە لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا لە ئاستێکی مەترسیداردایە. بەڕاستی ئێمە بەڕاستی کە بڵێن باستمان کرد پێشتر لە بابەتی هۆشیاری هەموو کەسێک دایک و باوکە هەموو تاشێ لە کۆمەڵ پێویستی بە هۆشیاریە. کێشەی گەورەی ئێمە بەڕاستی لە هەموو ڕوویەکەوە لە ڕووی هوشیاریەوە کارمان نەکردووە، ئیشمان لەسەری نەکردووە. ئەجینا هەموو دایک و باوکێک پێویستە وشیار بێ. ئەگەر کەسێک وشیار بێ بە دەوری زانایەکی گەورە کە باسێکە ئەڵێ هەموو کەسێ لە عینەکی خۆیەوە ڕووداوەکان و پێشهاتەکانە بینێ. ئەگەر دایک و باوک وشیار بێ بە شێوەیەک ئەو پێشهاتانەی دێتە پێشی چ نەخۆشیە چ لێ قەومانێکە شتێکە دێتە پێشی ئەتوانێت چۆن تەعاملی لەگەڵ کاو چۆن بەرامبەری بوەستێتەوە. لە ڕووی ئەوەی کە دایک و باوک ئەبێ منداڵ ئاگاداری منداڵ بن یان فێریان کەن چۆن ڕوبەڕووی ئەو وەزعەبنەوە کە ئێستا هاتۆتە پێشمان بەڕاستی لە خاڵێکا خۆیەگرێتەوە بەرپرسیارەتی. ئێمە وەکو دایک و باوک هەمومان بەرپرسیارین لەوەی کە ئەو منداڵانەمان هێناوە تە ژیانەوە، کەواتە بەرپرسیارین لە پاراستنی ژیانیان و فراهم هەرکردنی ئەو پێداویستیانەی کە هەیەە و ئەوەندەی لە توانادا هەبێ. ینی بەڕاستی ئێمە ناتوانین بڵێن دایکی یا باوکێ لە توانای خۆی بە دووەر بتوانێت شتێ بکە. ئەوەندەیە کە زۆر بەوردی ئاگاداری مناڵەکانیان بن لە ڕووی دەرونیەوە هەندێ بارودۆخیان بۆ فراهم بکەن ئەگەر لە ماڵەوە بێ ئەگەر نەچوونە دەرەوە بێ ئۆمانە کۆمەڵێ یاری و کۆمەڵێ حتا ئەتوانن جێی مامۆستاکانیان بۆ بگرنەوە لە مڕاجعی هەندێک دەرس و هەندێک پەیداکردنی هەندێک تەکنیکی نوێ یان هەندێک خۆتەزانی ئێستا بەشی زۆری دایکان و باوکان لە دەوامنین و لە ماڵەوەن و کاتێکی زۆریان هەیە بۆی بیبەخشن بە مناڵەکان. ژیانی ئەو مناڵانەش بەڕاستی بەرپرسیارەتی دایک و باوکە فێریان بکەن چۆن پاک و خاوێن بن، چۆن دەستی خۆیان بشۆن، چۆن کە ئەوان مەسەنەن دایکێ باوکێ چ خۆراک و پێویستیان بۆ ئێنێ لە دەرەوە چەند پابەت بێ بە ڕێنمایەکان و بۆ پاکردنەوەی دەست و پلی خۆی و تاقیمکردنی ئەو خواردن و ئەو شکەرستانی لە دەرەوە ئەهێنێتەوە ئەوانە سوودێکی زۆریە بێ بۆ پاراستنی مناڵەکان کە ئەرچی خۆیانە و بەرپرسیارەتی خۆیانە. بەڵێ کاک ئاکۆ ئەمەیە باسێک لەوە بکەین کە زۆرێک لە منداڵان هەن لەگەڵ سەرای بڵاوبوونی ئەم نەخۆشی لەم نەخۆشی ئەترسن بە شێوەیەکی وا تیان گەێنراوە ترسێکی زۆریان هەیە لێی. پێویستە دایکان و باوکان چۆن تیان بگەێنن کە ئەم نەخۆشیە بە شێوەیەکی نۆرماڵ وەربگرن. بەڵێ ئەمە یەکێ لەو شتانەی کە هەمومان نەزانین هەموو مرۆڤێک بە شێوەیەکی فطری جۆرێک لە ڕەتفعلی هەیە بۆ مەترسیەکان. یعنی کاتێک باسیەوەکەین مناڵێک مەسەرەن کە دەست بۆ ئاگرە بە لێ ترسێ ئیتر جارێکی تر ناچێتەوە بەلایە. ئەتوانی نمونەی وای بۆ بێنینەوە بڵێن مەسەرەن تۆ خۆتە پارێزی چۆن لەو ئاگرە خۆتە پارێزی لە شوێنێکی بەرز خۆتە پارێزی یان ئەزانی شتێک زەرەری بۆ تۆ هەیە. حتا لە شێوەی یاری ئەوانە هەندێک شتیان بۆ وا لێ بکەین کە ئەو مناڵانە ترسیان نەمێنێ و بە تایبەتیش وەکوتم هەست بکەن کە دایک و باوکیان هەمیشە پاڵپشتیان و ئاگایان لیانە و هەندێک شتیش هەیە توان دایک و باوک بیکات. مەسەلەی هەندێک جۆری خواردن هەیە کە زۆر باس کراوە کە لە ماڵەوە فراهم بکرێ مەسەلەی پاک و خاوێنی ئەوانە ناڵێم ئەتوانن کە لە ڕووی دەرونیەوە ئەو دایک و باوکە ئەگەر
ئەو مناڵانە کە وەختێکی زۆر ئێستا بەڕاستی چەندین ساڵ بوو ئێمە بەهۆی کار و کاسبی و بەهۆی ئەوەی کە بەشی زۆری کاتەکان لە دەرەوە بووین فریای مناڵ ناکەوتین بەس ئێستا کاتێکی زۆرمان هەیە بەڕاستی ئێمە کە پێڵێن لە ڕووی دەرونیەوە مەناعیان بەرزەبێتەوە یعنی جستیان ئەگەر دەرونیان بەهێزکەی مەناعیان بەرامبەر نەخۆشی بەرزەبێتەوە بەڕاستی زۆر ڕێگا هەیە ئەگەر باوکان و دایکان مەبەستیان بێ سوودی لێوەرگن یا لە ڕێگەی خوێندنەوە بێ یا لە ڕێی پرسیار بێ لە خەڵکی شارەزا کە بتوانن بارودۆخێکی وا فراهەمکەن بۆ مناڵەکان لە ڕووی دەرونیشەوە ئامادە باشیان هەبێ بۆ ڕووبەڕووبوونەوەی نەخۆشیەکە و هەم لە ڕووی جەستەییشەوە مەناعیان بەرزەبێتەوە کە هەست بەو ئیهتیمام و گرنگیدانەی دایک و باوکی خۆیانەکەن بەڵێ کاک ئاکۆ ئەمەوێ باسێک لۆکین تا چەند گرنگە دایکان و باوکان خۆیان ڕێنمایەکان جێبەجێ بکەن بۆ ئەوەی کە منداڵەکانیشان چاو لەوان بکەن. بەڵێ ئێمە مەدرسەیەکمان هەیە لە بابەتی فێربوون کە پێڵێن باندۆڕە یعنی مەدرسەی بە نمونە وەرگرتن ئەو نمونە وەرگرتنە چۆنە مناڵ کە لە دایک هەبێ یەکەم نمونە یەکەم قدوەی ئەو دایک و باوکە دوای ئەوەی کە مەسافەیە گەورە بێت تۆ چێتە مەکتەبە بێتە مامۆستا دوای مامۆستا مەسەرەن کۆمەڵگا گرنگە ئێستا ئێمە بە حکمی ئەو نەخۆشی ئێستا هەیە ئەو کەرنتینەی کە ئێستا لە وڵاتی ئێمە هەیە دایک و باوکەکە یەکەم نمونەن بۆ ئەو مناڵانە بەڕاستی پابندبووری دایک و باوک و گرنگیدان بەو شتە زۆر زۆر کاریگەری هەیە لەسەر مناڵەکان کە چاویان لێ بکەن هیچ کاتێکیش پێم خۆش نییە کە یعنی ئێمە پێمان خۆش نییە دایک و باوک دانیشن لەبەر چای مناڵەکان بڵێن نەخۆشی نییە و نەخۆشیەکە درۆیە و ڕاست نییە و هەندێک قسە هەیە بەڕاستی کاریگەریە کاتە سەر مناڵ بەڵکو بە هەندی هەڵگرن لەبەر چای مناڵەکان زۆر پابندی بنوێنن بۆی ئەو مناڵانە چاو لەوان بکەن. بەڵێ کاکاکۆ بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر منداڵەکان و گەزاین ڕۆژانە کۆمەڵک هەواڵی بەپەلا بڵاو ئەبێتەوە کە کەسێک مردووە یاخود چەند کەس تووشی ئەم نەخۆشیە بووە تا چەند گرنگە دایکان و باوکان ئاگیان لەمە بێ بۆ ئەوەی مناڵەکانیان نەیبینن و ترسیان لێ نەنیشێت. بەڕاستی من بۆ خۆشم تاوان وەکو ڕاگەیاندکار ئیشم کردو لە بوارەکەی زۆر چەندین جار یعنی لە سەرەتای دروستبوونی ئەم حکوومەتەوە هەتا ئێستا هاوارم کردووە ئەڵێم ئەبێ فلتەر هەبێ لەسەر شتەکان ئەنجا تۆ وەکو ڕاگەیاندن کە بڵێن بۆ گەورەکانەوە منداڵیش بەداخەوە ینی مناڵیش ئێستا خۆ بەرامبەر تەلەڤیزیۆن دانیشێ هیچ فلتەرێک نییە مەسەرەن ئەو باوکو دایک بەڕاستی ئەبێ ببن بە فلتەر بۆ ئەو بابەتە یعنی ڕێگە نەدەن مناڵ مەسەر هەندێک بەرنامەیە هەندێک شتە بیبینن ئەنجا تۆڕە کۆمەڵایەتەکان بەڕاستی ئێستا زۆری خێزانەکان ئەنتەرنێتیان ڕاکێشاوە بۆ ماڵەکان بە فری و بە شێوەیەکی کراوە و هەموو مناڵەکان جیهازی ئایپاتیان پێ و جیهازی مۆبایلی پێشکەوتویان پێ و ئەتوان بچنە ناو تۆڕە کۆمەڵایەتەکان هەموو شتێ ببینێت یعنی بەڕاستی جێی داخە یعنی من ناڵێم لە باوەڕکە لە نەوەتەکانم هاوارەکەم ئەڵێم با فلتەر دروستکەین با مەسەلەن تەلەڤیزیۆنەکەی جەنابە ئەو بابەتەی ئەمڕۆ باسیەکەی کۆمەڵێک کەسی شارەزا و توێژەر و ئەوە هەبێت ئاگای لە بابەتەکان بێ ئاگای لە پرسیارەکانە بێ بۆ ئەوەی کە تۆ کاریگەریت هەیە بۆ سەر بتێنێتەوە کۆمەڵێکە سەیری بەڕێستانەکەن ئەو خەڵکە ئەبێ یعنی چکە هەموو کەسە شارەزان نییە لە بابەتێک ئێستا من لە بابەتی خۆم شارەزام لەوانەیە لە بابەتێکی تر شارەزانە بم مەجبورم گوێ لە خەڵکی شارەزا هەگرم ئەوجا زیاتر ئەو تۆڕە کۆمەڵایەتیانە ئەو تەلەڤیزیۆنانەی کە هەیە جێگەی ئەوەیان گرتوێتەوە کە خەڵکێک بە دوای سەرچاوی ئەسلی بابەتەکە بگەڕێن خەڵکی شارەزا بدۆزنەوە و بڵێن پرسیاریان لێ بکەن زۆر جار بڵین لە کەم کاتیە و نەشارەزای ئەمانە بەڕاستی ئەو تەلەڤیزیۆن و تۆڕی کۆمەڵایەتی ئەوانە جێی ئەوەیان گرتوێتەوە کە سەرچاوەیەک بن بۆ زانیاری و بۆ شیارکردنەوەی خەڵک ئەجا بەڕاستی زۆر زۆر پێویستە چۆن بۆ هەموو تەلەڤیزیۆنەکان بۆ هەموو ئەو خەڵکە ئەو تۆڕانەی کە مباشر تەماسیان هەیە بە خەڵکەوە پێویستی بە فلتەر هەیە پێویستی بۆ هەیە کە خەڵکانێک ئاگایان لێبێ لە ماڵەوەش دایک و باوک ئەبێ فلتەرێک بن لە بینی خۆیان و ئەو مناڵەکانیان و ئەو بابەتانەی کە تەماشایەکەن و سوودی لێوەرەگرن چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بێ چ لە تەلەڤیزیۆن و بەرنامەکانی تەلەڤیزیۆن بێ. بەڵێ
کاکاکۆ تا چەند گرنگە دایکان و باوکان لە ئێستادا منداڵەکانیان نەبەنەزەر و نیان بەنە قەڵەباڵغی میوانیەکان کەم بکەنەوە بۆ ئەوەی کە منداڵەکانیان توشبی ئەم نەخۆشیە نەبن. بەڕاستی بە حکمی ئەو تەجروبەی ئەو ماوەیەکی چەند مانیەکە ئێمە لەو بابەتیان و تۆزێ بۆمان ڕوون بۆتەوە هەندێک شت هەیە مەسەلەن تۆ مناڵەکانە شەر نییە بیتە قەرەباڵغی بەڵام هەرێکە لە ئێمە بەشی زۆری ماڵەکان هەموو ئۆتۆمبیلی خۆمان هەیە ئەگەر زۆر بێتاقەت بوون لە ماڵە توانی بیان قەیتە ناو ئۆتۆمبیلەکەەوە پیاسەیەکیان پێ بکەیت وەلەو زۆر جار سنووری بڵێن لێوان پارێزگاکان داخراوە بەس هەندێک شوێن هەیە هێشتا دەستمانەی گاتێکە مناڵەکان بەیانی زوویەک ببیتە ناو ئەو دار و شاخ و داخ و ئانە و مەسەن بە تەنیا تێکەڵ خەڵک نەبی یا عائیلەیەک بە تەنیا بڕۆیتە دەرەوە بۆ خۆت جەوێ بگۆڕی پێویستە بەڕاستی بەس وەکوتر لە ماڵەوە مەسەن بۆ چوونە بەر دەرگا و بۆ ناو خەڵک و یان ئەچی تۆ بۆ شتکڕینێک لە بازار یعنی ڕێی تێ ناچێ مناڵێک بەری لەگەڵ خۆتا کە هەست بەو شتە ناکە یعنی چۆنەڵێ جاری والوانێ دەست لە هەندێک شت بدایان حەزی بەو ماسکە نەبێت کە تۆ بەستوتە بێزارە بێ لێ کاتەوە لەوانەیە شتەکەش لەحزەیە ئەو ڤایرۆسی کە هەشە کەس بە چاو نایبینێ کێشە ئەوەیە کە تۆ مەسەلەن ئەگەر بە چاو بدیبایە خۆل لێلادا شتێکی شاراوەیە و تووشە بێت و دوای ماوەیەکی چەند ڕۆژێکیش تۆ هەست بەوەکەی کە توش بوویتە و کە چۆنەڵی لێت خەوماوە لەبەرەوە بەڕاستی ناڵێم دایک و باوک زۆر ئەبێ بە حەزەرەوە بە بەرنامەوە ئیشەکانی خۆیان بکەن وەکو پێشم وتی ئەتوانی مەسەنەن دەرچوونێکە یا سەردانێکی سنووردار هەبێ خەڵکێک هەبێ کە تۆ تەواو شارەزای لێیان کە ئەوانیش پابندن بە ڕێنمایەکان ئەتوانی سەردانێ بکەیت چکە بەڕاستی ناکرێت تۆ سێ چوار مانگ ئەو مناڵانە ئەو خێزانەی تۆ لە چوار دیوارە سجنکەیت و نێڵی بێنە دەرێ و نێڵ کەس ببینن و وەکو پێشم وتی بەڕاستی تەلەڤیزیۆن و ئەنتەرنێت و ئانە جێگرەوەی باش نین بۆ ئەو بابەتە لەوانەیە زۆر جار زەرەریان زیاترە لەبەرەوەی زۆر شت بڵاوکرێتەوە بەبێ سانسۆر و بەبێ فلتەر بەڵێ کاکۆ لە ئێستادا دەرگای خوێندنگاکان داخراون ئەمێت باسێک لۆ بکەین لە ئێستادا ئەرکی دایکان و باوکان چیە بۆیە هەم شوێنی خوێندنگا و مامۆستاکانیان بۆ منداڵەکانیان بگنەوە هەمیش وان لێ بکەن کە پابەندی ڕێنماییەکان بن. بەڕاستی یعنی ئێمە بەداخەوە من جارێکتریش لەگەڵ جەناب تا بەرنامەیەکمان هەبوو ئێمە یعنی لەوانەیە فرسەتێک بێ ئێمە یەک شت هەیە هەموو کەسێ شتی لێ قەومێ هەموو یەکێ لە ئێمە بۆ نمونە ئامێری مۆبایلمان هەیە ئۆتۆمبیلمان هەیە ئێمە ئەتوانین سوودی لێوەرگرین ئەو شتێککە هاتوۆتە پێشەوە تۆ پێشتر کە وەکو گلەیە گلەیمان کرد مامۆستایان لە ئاستی ئەوەیان نەبوونە بەو شێوەیە کە جێگرەوەی دایک و باوک بن یان لە ڕادەی دڵسۆزی دایک و باوک بن بۆ منداڵەکان کاتێ ئەچوونە قوتابخانە ئێستا فرسەتێ دروست بووە تۆ مناڵەکانە هاتوونەتەوە بەردەستی خۆت و ئەوەشە دەوامیشن نییە یان هەبێتیش دەوام بە شێوەیەکی کەمە مەسەن هەفتەی ڕۆژێ دوو ڕۆژە بەرەکەوێ باقی ڕۆژەکان لەگەڵ مناڵەکانی ئەتۆ ئێستا ئەتوانی ئەو مەبەستەی کە هەت بووە پێشتر کاتە نەبووە و فرسەتە بۆ نەڕەخساوە بیگەێنی بە مناڵەکانە ئێستا فرسەتێکە بۆ هاتۆتە پێشەوە ئەم ماوەیە ئەتوانی لەگەڵ مناڵەکانە زۆر نزیک بیتەوە و زۆر بابەت هەیە بۆیان شیکەیتەوە و ببیتە هۆکاری ئەوەی کە ڕێنمایی کارێکی باش بی لە خۆپاراستن بۆ ئەو نەخۆشیە و حتا بۆ ڕوبەڕووبنەوەی زۆر کێشەی تر لە ژیانە یعنی بەڕاستی من هەستەکەم ئەم بابەتی کەرنتینێژ ئەگەر ئێمە هەریەکە لە ئێمە بە شێوەیەکی عاقڵانە سەیریکەین ئەتوانین استفادەی لێ بکەین وەکو پێم وتی تۆ مەسەلەن مۆبایلێکە پێ ئەتوانی بە خراپ بەکاریبێنی باش بەکاری بێنی زانستێ وشیاریە شتێک هەیە ئەتوانی بەکاری بێنی بە باشی و بە خراپیش نەخۆشیەکە هاتوۆتە بڕێی هەمومان ئێمە ئەتوانین سوودی لێوەرگین بۆ نمونە ئێستا ئەم ماوەیە کە لە ماڵەوە من بۆ خۆم و چەندین دراوسێم هەیە هەستەکەم کەم و کوڕی ناو ماڵەوە زۆر شت هەیە یعنی بە ساڵ نەپەرژاوی کە چاچی کەیتەوە کە بیگۆڕی کە دەستی پیابێنی ئەو ماوەی کە لە ماڵەوە بووی تۆ دەست پیاهێناوە هەمان شت بۆ
پەیوەندی کۆمەڵایەتی و دایک و باوکەکەی کە لە ماڵەوە لەگەڵ مناڵەکانە بەهێز بوونە تۆ سێجەمەنانیان لەگەڵا خۆی داانیشی ئەتوانی قسەی خۆشیان لەگەڵ بکەی هەندێک سەرگوز و شتە و شت دێتە پێشەوە هەندێک بابەت دێتە پێشەوە کە ئەبێتە هۆی لێک نزیک بوونەوە جارێکی تر دایکوان و باوکان لەگەڵ مناڵان کە ئەمەش فرسەتێکە بەڕای من دروست بووە بۆ دایکان و باوکان و بۆ مناڵانیش. بەڵێ کاکۆ کە زانین تر لە ئێستادا بەرە وەرزی هاوین ئەڕۆین ئەمە باسێک لەوە بکەین کە لە وەرزی هاویناندا ساڵانی تر خڵ و دەوراتی تایبەت بە زمان و هەر بوارێکی تر ئەکرایەوە ئەمەوێت باسێک لەوە بکەین لە ئێستادا ئەم خولانەش بوونیان نەماوە پێویستە دایکان و باوکان چی بکەن بۆ ئەوەی کاتە فراغەکانی منداڵەکانیان پڕ بکەنەوە وا بکەن کە کاتەکانیان بەشتی بەسوود بەسەر بەرن. ئەوەش وەکو پێم وتی جێگرەوە زۆرە ئەگەر ئینسان لەوانەیە تۆ شارەزانەبی بتانی پرسیار لە کەسێکی شارەزا بکەیت بۆ نمونە من مەسەلەن لەم ڕۆژانە کۆمەڵە گەنجێکم دی ماوەی پێشوو قاموسی ئینگلیزیان پێبوو بە زمانی کوردی و بە ئینگلیزی و بە ڕسم و مجلەیەکی گەورەی زۆر ڕێک و پێک و جوان بوو هاتە لای ئۆتۆمبیلەکەم وتی ئێمە بۆ هاوکاری کەسی لێ قەوماوە بۆ ڕێکخراو ئەوانە ئەم کتێبانە فرۆشی نەگەل لێمان بکڕی کە سەیرم کرد شتەکە زۆر چۆنەڵی بە دڵم بوو یەکسەر دانەیەکم لێ کڕی و کە چوومە ماڵەوە دامە دەست کچەکەم وتم کچم ئەوە بۆ خۆت بیخوێنەرەوە هەم زمانەکە فێرە بێ و هەم کاتی شێ مەسەلەن ئەبێت بۆ کات بەسەربردن و هەم چۆنەڵی لە جیاتی جێگرەوەیەک بۆ ئەو خولانەی کە هەیە یاخود زۆر بەرنامەی تر هەیە لە ڕێگەی ئەنتەرنێتەوەیە لە ڕێگەی سیدیەوە ئەتوانی بۆیان پیاکەیت و لە ماڵەوە بیان دەیتێ دانیشتنی استیفادەی لێکەن لە پاڵ ئەوەی بەڕاستیش ئێستا یعنی ئەوەی زۆری دایکان و باوکان کردویانە مناڵی خۆیان بەڕاستی داوەتە دەست مۆبایل و یاری پۆبجی و ئەو یاریانەی کە هەیە لە ناو مۆبایل ئەوەش بەڕاستی بە شێوەیەکی زۆر یعنی هەستەکەم کاگاکۆیت بۆ ئەوەی کە لەم شاشانە دووردانیکەسێکەکەی چی بکرێت بۆ ئەوەی کە زۆربەی کاتەکانیان بە سێرکردنی شاشەکانی مۆبایل و ئایپادەکانیان بەسەر نەبن. ناڵێم ئێستا فرسەتێکی باشە کە تۆ لە ماڵەوە لەگەڵ مناڵەکان تێ یعنی بە تایبەتی مەسەم بۆ خۆم شخصی خۆمە بینی جاری وا هەڵەسم لەگەڵ یانە خواردن دروست دەکەم نەوە خواردنێکی تایبەت یا ئیتر کۆ بینەوە یا شتێک دروستەکەی بۆ نمونە ئێستا پێشتر ماوەی جەژنوانە بۆ بینی مەسەڵەن هەموو خێزانەکان زۆربەی کولیچە دروست دەکەن ئەو کولیچەیە کۆمەڵێک کەسێوێ کە بەشدار بن مەسەڵەن ئەوانە ئەو شتە ناڵم ئەو پەیوەندە ئەو فرسەتەی کە دروست بووە بەڕاستی پڕکەرەوەیەک بووە پێشتر بەس بەڕاستی ئێمە یعنی ئەو شتانەی کە تۆ بڵێن بۆ نمونە بە ساڵێک دروستە بێ بە شەو ڕۆژێک ناتوانانی بیگۆڕی یعنی ئێمە بەڕاستی ئەو چەند ساڵی پێش و دایک و باوک ئەوە مەشغوڵ و غارەغاری پەیداکردنی بژێوی ژیان و پارە و ئەوانە بوون ئیتر خواخۆیان بۆ هەر شتێک بدەنە دەست بەناڵەکەیان چۆنەڵی لە کۆڵ ئەوان بێتەوە بۆی تێر ئیسراحەت بکە تێر بخەوێیان مناڵەکە کێشەی زیاتری بۆ دروست نەکە یعنی ئێستا بەڕاستی بۆتە دیاردە و مناڵیش فێر بوونە بە ئاسانی ناتوانانی لێیان بسەنیت شتەکەش وەختی پێویستە چۆن ئەوانە وەختی پێویست بوو کە ئەوانە ئێستا ڕاهاتون وەکو بڵێن ئالوودە بوون بەو ئامێرانە ناکرێ بە شەو ڕۆژێ لێیان بسەنی بەڵام کە تۆ لە ماڵەوەی ئەتوانی کاتیان بدەیتێ و ئەتوانی سەرنجیان ڕاکێشی بۆ لای خۆت کە وردە وردە هیچ نەبێ کاتێکیش بدەن بە ژیانی ئاسایی کە ژیانە لەگەڵ دایک و باوک و خوشک و برا. بەڵێ کاگاکۆک و دوایین پرسیارم دواڕێنمایی چیە بۆ دایکان و باوکان تا منداڵەکانیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن. وەڵام من بەڕاستی تکایەکەم هەیە کە لە بیدایەتی قسەکانم باسم کرد بابەتی بەرپرسیارەتی دایک و باوک هەست بە بەرپرسیارەتی بکەن بەرامبەر بەو منداڵانەی کە هێناویان نەتە دنیاوە کاتێک کە هەست بەو بەرپرسیارەتیاکەن ئەوان بە دوای هەموو ڕێگەیەکە ئەگەڕێن بۆ ئەوەی بگەنە ئەوەی کە بتوانن مناڵەکانیان بپارێزن خزمەتی مناڵەکانیان بکەن و مناڵەکانیان دوور بگرن لە بەڵاو لە ئەو ڕووداوانەی کە دێتە پێش یعنی بەڕاستی هەستکردن بە بەرپرسیارەتی و لە ڕێگەی هۆشیاریشەوە طبعاً دەبێ
دایک و باوک هەموو تاچێک لە کۆمەلگەەوە شار بێ بۆ ئەوەی بتوانێت ڕێگا بدۆزێتەوە شارەزایی پەیداکە لە ڕوبەڕووبوونەوەی ئەو کارەسات و ئەو ڕووداوانەی کە دێتە پێش و دێتە پێش خۆیان و خێزانەکان و مناڵەکانیان. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاکۆکۆی توێژەری دەرونی کابەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر و لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش بڕگەی گوڵمان هەیە بابێ کۆبینەری بین. بەیانیتان باش سڵاو لە بینەران ئەمڕۆ باسی جۆرێککە لە گوڵی دەروی ماڵەکەین کە ئەویش پێوترێت سادۆنیا بە کوردی خۆمان ناوە زانستەکەی پێوترێت جیرانیۆم. جیرانیۆم گوڵێکی محەممەرە و شێوازی ئاودانەکەی لە هەفتەیەکە 2 جارە تا 3 جارە بێ ئاو بدرێ. شوێنی دانانی ئەم گوڵە لە هاوینە پێویستی بە نەختێ سێبەرە ئەگەر هەتاوی زۆر بێ ئەبێتە هۆی هەڵپڕووکانی گەڵاکانی و گەش و نمای زیان ناکات. گوڵەکانی سووری هەیە، پەمەیی هەیە، پەمەیی تۆق و کاڵ ئەو ڕنگانەی هەیە. لە هەموو گوڵەیەکی دەرەوەی ماڵ و ناوەی ماڵ ئەگەر پیتمۆسی تیا بێت لە خاخەیە زۆر باشترە وەک لەوەی کە بێت. وەرزی گەشەکردنی بەهار لەگەڵ بیدایەتی هاوین لە پاییزە گەشەکە کە دنیا فێنکە کاجارێکیکە. ئەم جۆرە ڕووەکە نەخۆشی مەگەر ئەو نەخۆشیە تووشی بێکە تووشی فطری ئەبێ. لە زستانە ئەبێ پارێزراو بێت ئەم ڕووەکە لە ڕتوبەت و لە فطر. خەڵک گوڵێکی زۆر بەناوبانگە لە ناو خەڵکە، خەڵک خواستی زۆرە لەسەری. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی ئێستاش پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل باشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێوێ و بەیانیت باش بێت دەمێ بزانم زانیارەکان لای تۆ چین. ئەم کاتی تۆ بینەران باشتر کۆشین سڵاوتان لێبێت. سەوارت بە ڕێنمایەکانی خۆپارێزی لە نێو فەرمانگەکان لە شاری سلێمانی ڕێگاری تند گیراوەتە بەر لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانی فەرمانگەکان لە شاری سلێمانی بە جۆرێک لە جۆرەکان خۆپارێزیکی تند و تەواو ئەنجام دەدەن و لەو ڕێگەیەوە بتوانن بە شێوەیە کارەکانیان جێبەجێ بکەن. بەڵێ کۆشین ئەو ڕێکارانەی کە بە جۆرێک ئەنجام دەدرێن کە بە شێوەیە کە دەتوانن خۆپارێزی ئەنجام دەن کە لە ڕێگەی ئەم خۆپارێزیەوە هاوڵاتیان هەم سەلامەت دەبن و تەندروست دەبن و ڕێکارەکان جێبەجێ دەکرێن. کاک زەردەشت زانیاری زیاترمان دەداتێ لەسەر کارەکان و چۆنێتی بەڕێوەچۆنی. کاک زەردەشت قسەی تۆ چییە و لێنێو سەرۆکاتی شارانی سلێمانی ڕێکارەکان چۆن جێبەجێکردن؟ وەزارەتی ناوخۆ تایبەت بە ڕێکارەکانی خۆپاراستن ئێمە کو سەرۆکاتی شارەوانی سلێمانی ڕۆژانە لە سەعاتنەوە هاوڵاتیانەکەی نەژوورەوە بەپێ ڕێنمایەکاننا بە هیچ هاوڵاتێ بەبێ دەمامک و بەبێ دەست چێژ بێتە ژوورەوە کە هاتە ژووریشەوە تاقیمەکرێت و ئەو هاوڵاتیانی کەوا کاریان لە شارەوانی هاتا بتوانێت ئەو هاوڵاتی لە فرزگەی شەکەی بۆ بەڕێ ئەکرێت دوای ئەوەی کەوا پێویستی بە قاتی سەرەوە بێواتە پێویستی بۆ کەسە بێ کە بچێتە لای ئەو کاتە ئێمە ئەینەرینە سەرەواتە هەموو ڕێکارەیە خۆپارازیەکان لە سەرۆکاتی شارانی سلێمانیەوە بە شێوەی سەرەیە نەژوورەوە وەکو ئەیبینن ئێستا هەمووی بەسەرەوەی کراوە و دەرمان ڕێژ ئەکرێت بەو شێوەیە. کەواتە بە جۆرێک کارەکە ڕێککراوە کە ئەو هەو کەسانی یان ئەو فەرمانبەرانی کە ڕێکارەکانی ئەمان جێبەجێ دەکەن ئەوانیش خۆپارێزی تەواو ئەنجام دەدەن و لەو ڕێگەیەوە هاوڵاتیەکان بە پلانیە نەژوورە. بە دڵنیایش کە ئەوە بڕیارە ئەبێ هاوڵاتی بەبێ دەستیەش و دەمامک نێتە ناو فەرمانگە بە هەمان کات ئەبێ فەرمانبەرانی شارەوانیش بە هەمان شێوە کاری خۆیان بکەن. کەواتە هەموو هاوکاری هەردوو لامانەوێ هەبێ هاوڵاتیان هاوکارمان بۆ خۆپارێزی خۆیان و هاو خۆپارێزی فەرمانبەران بە هەمان شێوەیە فەرمانبەرانیش خۆپارێزی بکەن بۆی ئەو هاوڵاتی کێتە لای ئەیش خۆپارێز بێت. کەواتە ئەم
پرۆستا ئەم دۆخی شاری سلێمانی کە شاری هەمومانە شارێکە ئێمە هەموو شانازی پێکە شارێکی خۆشویستە ئەبێ بە هەمومان بیپارێزین هەم هاوڵاتی هەم ئێمە هەم ئەوانێکەوە هاتوچێ هەموو فەرمانگاکانەکە نەک فەرمانگە شارەوانی بتوان ئەو ڕێکاریانە بکرێت. کاک زەردەشتەکەی ئەمەتان جێبەجێ کردو لە ڕۆژی دەستپێکردنی دەوامەوەتە دوێنەوە کە ڕۆژی یەکشەمە بۆ ئێمە ئەم کارەمان ئەنجامە و بەردەوامی شەبین هەموو ڕۆژێکی دەوام بەم شێوەیە بە شێوەیەکی گشتی بەردەوام دەبن هەتاوەکو ڕێکارەکان و بڕیارەکان بەردەوام بێ ئێمەش لەم ڕێکارانی خۆمان بەردەوام ئەمە هاوڵاتی بەم جۆرە ئەی فەرمانبەرەکانی خۆتان فەرمانبەرەکان بەپی ئەو بڕیارەی کە هەیە کراون بە متەناو بواتە ئێوامان لێ کردوون کەوا ژوورەکان قەڵەباڵغی تیان نەبێواتە لە ژوورێکە ئەگەر بۆ شەش مۆزەفی تیاابێ سیانی ڕۆژێک دەوامەکە سیانەکەی تری ڕۆژەکە بە دڵنیای ئەبێ ئەمە هەموو ڕێگارەکانی خۆپاراستن بەکار بێنین بۆی ئەم نەخۆشیە بڵاو نەبێتەوە لێستەیە تەنها ڕێکارەکانی خۆپاراستن چارەسەرە بۆ ئەم نەخۆشی باشە لە ژوورەوە کە هاوڵاتی دەچێتە ژوورەوە بەلای فەرمانبەرێک کارێکی خۆی ڕای دەکات و کارێکی خۆی جێبەجێ دەکات لە ژوورەوە چۆن ڕێکارەکان جێبەجێ لە ژوورەوە لە پرزگەنە نەری بەشەکان دانیشتون بەڵێ معاملەکەی ئەیاتێ ئەگەر بێت و لێ ئیشەکەی جێبەجێ بکرێت بۆی جێبەجێگە ئەگەر پێویست بەخۆی نەکا هەر فەرمانبەری بۆیە باتە قاتی سەرەوە لە ئیشەکە ئەگەر پێویستی بەخۆی بێ خۆش ئەچێتە سەرەوە بەڵامەوەی کەوا بێت دوور بێ لە فەرمانبەرەکەەوە ئێمە زۆربەی ژوورەکانمان شوشە هەیەواتە حاجز دێگەی لە بینی ئێمە و هاوڵاتێکە لە بینی فەرمانبەر و هاوڵاتەکە بە شێوەیەک یانی زۆر نزیک نابنەوە بە دڵنیای بێشێک نزیک ناوچکە بە شێوەی سەرش ئەچنە سەرەوە ئەگەڕونە لە هەمووی بە کۆمەڵ ناچێت دانە خەڵکە چێتە سەرەوە بینیمان لەلایەن فەرمانبەرانی خۆتانەوە هاوڵاتیان تاقیمەکران بۆ فەرمانبەرانی هەمان شێوەیە هەموو هاوڵاتێک فەرمانبەر بێت یاخود هاوڵاتی بێت کێتە ناو سەرۆکاتی شاران سلێمانی تەنانە سەرۆکی شارەوانیش کێت ئەیش تاقیمەکرێ و فەرمانبەرەکانیش و هاوڵاتیانەکانیش کەواتە دەتوانین بڵین ڕێکارێکی باشە ئەم ڕێکارە باشە ئەوێ باشتریشی کەین بە حکمی کەوا شارەوانی هاوڵاتی زۆر ئیشی پێێتی بۆی ئەمە بێ ڕێکارەکانمان زۆر تونتر بێت و بۆ شوەی کە کردوشمانە یەکە و بە شێوەیەکی سەرە بێنە ژوورە و ئەبێ هەمووشی ئەو ڕێنمانی جێبەجێ کرد. بەڵێ کاک زەردەشتەوەکو لێفرای ڕاگەاندن دیارە بە شێوەیەکی زیاتر لە ڕێگەی ڕاگەاندنەوە بابەتەکان دەبینن و هاوڵاتیان داواکاریتان ئاڕاستە دەکەن ئەم جۆرە ڕێکارە بۆ دوای ئەم نەخۆشیێش کە ئیشەڵا ئەم بەڵای کۆرۆنایەکە بەسەر هەرێمی کوردستانی خۆشەویستە هاتووە نامێنێت و تێجەپەڕێنین ئەم جۆرە ڕێکارانە چەند کارێکی باشە بۆ دوای ئەم فەتا بەڵایەش هەموو ڕێکارێک ئەگەر بە شێوەی سەرە بێ و بە شێوەی کەوا بێتەوە کات دانیت دیارە لە هەموو جیهانە هاوڵاتی بەپی کار دەچێت بەردەوام ئەمە ئەگەر بەردەوام بێ هەم هاوڵاتی ئیسرائیلەکە هەم فەرمانبەرانی هەکاتە معاملەکانی بە شێوەی یاسایی ئەڕوات و هەروەها هاوڵاتێکە خۆشی ئەو نەعزیێت ناکێشێت هەندێک جار هاوڵاتێکە بە تەمەنە لەوانەیە نەتوانێت خۆی ئەو هاتوچۆیە بکە لە ناو سەرۆکایەتی شارەوانی سلێمانی ئیشەکانی بۆ بکرێت. داوای ئێوە چیە بۆ هاوڵاتیان؟ ئێمە ئەڵێن هەر هاوڵاتێگەر ئیشەکەی زۆر زەرور نەبێت واتە ئەگەر زۆر لەم کاتا ئیشەکەی زەرور نەبێت سەردانی سەرۆکایەتی شارەوانی سلێمانی نەکات بەڵام ئەگەر بێت و ئەم هاوڵاتیم پێویستە سەردان کا لەبەری کارەکەی زەرورە بەڕێکاری خۆپاراستن سەردانی سەرۆکایەتی شارەوانی ئەی قسەتان چێ بۆ فەرمانبەرانتان؟ فەرمانبەرانمان ئێمە داوایان لەکەین کە بە ڕۆحێکی خۆشەویستی کە هەردەمیش هەروان معاملەی هاوڵاتیان جێبەجێ بکەن و کاشیان بینی زۆر بە سنێکی فراوانەوە پێشوازی لە هاوڵاتیانەکەن یعنی لەگەڵ بوونی ئەم نەخۆشیێش بەڵام ئامادەیە هاوڵاتیەکە یا فەرمانبەرەکە معاملەی ئەو هاوڵاتیە بەڕێ بکە بەڵام هەموو داواکاری ئێمە هەم لە فەرمانبەران هەم لە هاوڵاتیان ڕێکارەکانی خۆپاراستن. بەڵێ سەبارەت بە کاک زەردەشت سەبارەت بە تاپۆکردن و ئەو شوێنێ بە تایبەت ئەو فەرمانگەیە قەرەباڵغی هەیە بەیفەت ئێمەوەتان ئێمە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بریتێ لە 5 بەڕێوەبەرایەتی شارەوانی ڕۆژهەڵاتە ڕۆژ ئاوایە تاسوجێ ڕاپەڕینە بەپێی ئەوەی کە ئەو دابەشە جوگرافیەی هاوڵاتیەکان داباشە بێ بۆ نمونە ئەوەی لە گەڕەکی توی مەلیک بێ نایە بۆش ئێرە ئەوەی لە گەڕەکی فارسرا بێ ئەچێ بۆ شارەوانی ڕۆژ ئاواتە بە پێی شوێنی جوگرافیەکە ئەوەی کە ماوەیە تاسوجە بێ لە شارەوانی تاسوجە ئێوە ڕێکارەکان بم جۆرە دەڕات ینی ئەو شوێنانی کە پێویست نەکە بێت ئێرە نایەتێ بەدڵنیایە ئەو هەموو هاوڵاتێک بە پێی سنوورەکەی خۆی ئیشەکەی ئەڕوا مەگەر زۆر گرنگ ینی زۆر زەرور بێت بڕیارەکە دەسەڵاتی ئەو بەڕێوەراتیان نەبێ ئەنجام بێتەوە ناو سەرۆکاتی شارەوانی باشە کاک زەردەشت لە ڕۆژە ئاوا و لە ڕۆژهەڵات وە لەو شوێنانی ترکە سەر بە سەرۆکاتی شارەوانین لەو شوێنانش بە هەمان شێوە ڕێکارەکان جێبەجێ دەکرێت بەڵێ ئەم بڕیارە بۆ هەموو فەرمانگەکانی حکومەتە و ئێمەش وەکو سەرۆکاتی شارەوانی سلێمانی داباشمان کرد بەسەر بەڕێبەرایەتەکانی خۆمانە یعنی ئەم ڕێکارانە تەامین کرا بۆ ئەوانیش. بەڵێ زۆر سپاس بۆ وتەکانت.
سپاس بە ئامادەبوونن بەڵێ کۆژین ئەگەڕێمە لای ئێوە دیارە زانیاریەکان سەبارەت بە جێبەجێکردنی ڕێکارەکانی خۆپارێزی لە نێو فەرمانگەکان لە شاری سلێمانی و ئەمڕۆ ئێمە لە سەرۆکاتی شارەوانی سلێمانی بووین ڕێکارەکان بە شێوەیەکی تەواوەتی جێبەجێ دەکرێت و لەلایەن فەرمانبەران و بەشی تایبەتی ئێرەوە ڕێکاری خۆپارێزی تند گیراوەتە بەر بۆ ئەوەی ئەو هاوڵاتیانی کە سەردان دەکەن دەستکێش ماسک و بە شێوەیە زیاتر نێوانیان بینی هەبێت و لەو ڕێگەیەوە بتوانرێت کە ئەو کەسانی کە دێنە ژوورەوە مەترێک بۆ مەترونیەک بینی نێوان کەسەکان هەبێت و لەو ڕێگەیەوە دەتوانرێت ئەم ڕێکارانە جێوەجێ بکرێت و دواترش لێرە هەر لێرە بە شێوەیەکی جیاوازتر دەچنە ژوورەوە ئەگەر پێویست بکات هاوڵاتەکە خۆی دەچێتە لای ئەو فەرمانبەرە و لە یەکێک لە ژوورەکان لە بەشەکان ڕێکارەکەی جێوەجێ دەکات ئەگەر پێویستیش نەکات فەرمانبەری شارەوانی خۆی ئەو کتابانی کە پێێتی دەیباتە ژوورە و ڕێکارەکانی بۆ جێبەجێ دەکات کەواتە ڕێکارەکانی خۆپارێزی بە جۆرێک لە جۆرەکان تەواوەتی تند کراوەتەوە هەموو ڕێکارانش بۆ ئەوەن تەواوی هاوڵاتیان و فەرمانبەران لە نێو فەرمانگەکاندا تەندروست و سەلامەت بن و ئەمە جگە لەوەشکە بەشێکی فەرمانبەران بەپی پێویست داوام دەکەن لە شوێنی کارەکانن بۆی قەرەباڵغی دروست سپاس بۆ پەیامنەرمان ئەحمەد کا بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانیەوە لەگەڵمان بوو و سپاس بۆ میوانەکەشی کا بۆ مایکی گەلی کوردستان دووە بەڵێ عزیزانم ئێستاش پەیامنەرمان فەرحان باشێکی ڕاستەوخۆ لە حەڵەبجەوە لەگەڵمانە فەرحان سڵاو لێبێ بەیانیت باش بێت ئەمێ بزانم زانیاریەکان لای تۆ چین. سڵاو کۆژین ئەم کاتی تۆ تەواوی بینەرانی گەلی کوردستان باش دیارە ئەمڕۆژ لە پارێزگای هەڵەبجە تایبەت بە هەواڵەکانی ڤایرۆسی کۆرۆنا کۆمەڵێک زانیاری هەن دیارە من پێشکەمێک پێش ئێستا لە بەردەم نەخۆشخانەی وەفا بووم تایبەت بە نەخۆشیێک گوازراوەکان کە ئێستا سێ کەیسی پۆزەتیڤی تێدایە کە توشبووی ڤایرۆسی کۆرۆنان لەلایەن تیمە تەندروستەکانەوە لەژێر چاودێریدان لە سنووری پارێزگای هەڵەبجە بەپێوە پشکنینانەی کە کراون تاوەکو ئێستا سێ حاڵەتی پۆزەتیڤ هەیە ئەو سێ حاڵەتە پۆزەتیڤە کە دوو کەسیان بەرکەوتووی توشبوو یەکن کە لە سلێمانی بۆ گەڕاوەتەوە هەڵەبجە و یەکێکی دیکەشیان باڵێن هەڵگری ڤایرۆسەکەیەوە بە شێوەیەک بووە کە ڤایرۆسەکە هەیە و جێگەی مەترسیە بۆ واتە ڤایرۆسەکە بڵاوبووەوە بەرکەوتەی هیچ توشبێکی دیکە نەبووە تیمە تەندروستەکان لێرە لە ڕێگەی ئەو توانە ناوخۆیانەی کە کەرتی تەندروستی لە پارێزگای هەڵەبجە هەیەی درێغی ناکەن لە خزمەتکردنیان بەڵام گرفتێکی گەورە هەیە لە هەڵەبجە تاوەکو ئێستا حکوومەت یاریمی کوردستان ئامادە نییە بودجەی تایبەتی قۆناغی یەکەمی ئەو قۆناغی یەکەمی کە ڤایرۆسەکە بڵاوبوو بوویەوە لە هەڵەبجە نزیک بە 250 میلیۆن دیناری ناردبوو بۆ کەرتی تەندروستی هەڵەبجە بەوەی کە ڕێگری بکەن و بەربگرن بۆ ڤایرۆسەی کە تەشەنەی کردووە ئێستا لە پارێزگای هەڵەبجە نزیک بە 35 پزیشکمانیان گرتووەوە بەشێک لە پزیشکان لە قۆناغی یەکەمیشدا با بڵێن شایستەدارایەکانیان وەرنەگرتووە ئەمانە گرفتی گەورن لە بەردەم کەرتی تەندروستیداوە وای کردووە بەشێک لە پزیشکانمانیان گرتووە بەشێکیشان دەستیان کردووەتەوە بە خزمەتکردن لە ژێر با بڵێن بەرپرسیارەتیەکی ئەخلاقی بەرامبەر بە کەرتی تەندروستی و خەڵکی پارێزگای هەڵەبجە تا ئەم ساتێک کە من قسە دەکەم گرفتەکانی پزیشکان چارەسەر نەکراوە مانگرتن هەیە لە بەشێک لە نەخۆشخانەکانە کە ئەمانە گرفتی سەرەکین لە بەردەم ڤایرۆسەکەدا ئەگەر بێت و ژمارەکان با بڵێن بەرەو هەڵکشان بشن ئەوە خۆی بۆ خۆی وا دەکات کە جێگەی مەترسی بێوە دۆخێکی مەترسیدار لە پارێزگاکەدا بڵاو ببێتەوە کاژمێر یازدەی ئەمڕۆ لە ناو نەخۆشخانەی وەفا ژمارەیەکی دیکە سامپڵ وەردەگیرێت خۆشبەختانە لە ئێستادا لە پارێزگای هەڵەبجە ئامێری ڕیال تایم PCR کە تایبەتە بە دەستنیشانکردنی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا هەیە کە بە بڕی نزیک بە 200 میلیۆن دینار لە پارێزگاکەدا تەرخان کراوە و تیمێکی تایبەتی لە پزیشک و کارمەندانی تەندروستی سەرپەرشتی دەکەن سەرجەم پشکنینەکان لە پارێزگای هەڵەبجەوە بەڕێوە دەچێت وەک ئاماژەم پێکرد کە ئەو دۆخە هەیە لە پارێزگای هەڵەبجە کە دۆخەکە مەترسیدارە بەڵام لەگەڵەوەشدا مانگرتن هەیە و جۆرێک لە جۆرەکان ترسیش هەیە لای هاوڵاتیانە گەر بێت و ڤایرۆسەکە بە تەواوەتی تەشەنە بکات کە دەستەی پێویست لە بەردەستانە بێ ئەوەی کە ڕێنمایی بۆ هاوڵاتیان کە من بڕیار بوو بەڕێوەبەری نەخۆشخانەی وەفا لەگەڵم دەست بەکار با بڵێن داخڵ ببێت بەڵام بۆی کێشەی دیکەوە نەمانتوانی کە لێرە ئامادە بێتەوە ئاماژەی بەوە کرد کە پێویستە هاوڵاتیان پابەندی ڕێنمایە تەندروستیەکان بن لە ئێستادا نەخۆشخانەکەیان تەنها 65 بێدە و ژمارەیەک ئامێری هەناسەدانی دەستکردی تێدایەواتە ئەوان وەکو قۆناغی یەکەم ناتوانن ئەو هاوڵاتیانی کە توشبوون دەگەڕان بە شوێنیانەوە لە ڕێگەی هێزەمنیەکان و تیمە تەندروستەکانەوە دەیان هێنانە ناو نەخۆشخانەکان لە قۆناغی ئێستادا ناتواننەوە بکەن تەنها ئەو کەسانی کە نیشانەکانیان بە قورسی تێدایەوە هەڵگری ڤایرۆسەکەن ئەوانە با بڵێن دێنە ناو نەخۆشخانەکانەوە و چارەسەری پێویستیان بۆ دەکەن ئەمە
هۆشداریەکە بۆ هاوڵاتیان کە پێویستە دەستکەش و دەمامگلانی کەم بەکاربێنن کە لە کاتێکدا کە سەرجەم بازار و شوێنە گەشتەکان کراونەتەوە. ئێمە دوێنێ با بڵێن ڕۆژی هێنی بە دوواداچوونێکمان کردووە لە ناوچە گەشتیارەکاندا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان هاتوولەتە ناوچە گەشتیارەکان بەبێ ئەوەی هیچ ڕێنمایەکی تەندروستی جێبەجێ بکەن کە ئەمە بەشێک لە هاوڵاتیەکانیش لە ناوەڕاست و باشووری عێراقەوە هاتبوون بۆ ناوچەکانی هەورامان کە ئەمە جێگەی مەترسیەوە تاوەکو ئێستاش هیچ ڕێکارێکی توندی هاتوچۆ لە پارێزگاکەدا نەگیراوەتەوە بەروە بازار و شوێنە گشتەکان بە تاواتی کراونەتەوە و ئەمانە هەموو پێمان دەڵێن کە لە کاتێکدا کە با بڵێن ئەم بازار و شوێنە گشتیانە لەلایەن ئیدارەی پارێزگای هەڵەبجۆ ڕێگەی پێداوە پێویستە هاوڵاتیان و دوکاندارەکان پابندی لانی کەم دەستکێش و دەمامگرن بۆەوەی کە تەندروستی خۆیان و هاوڵاتیان بپارێزن بە ئومێدی ئەوەی کە هیچ حاڵەتێکی دیکە لە پارێزگاکەدا با بڵێن تۆمار نەکرێت بەڵام حاڵەتەکان مەترسیدارن و توژوانەی کە ئێستا پۆزەتیڤن بەرکەوتیان لەگەڵ چەندین خەڵکی دیکەدا هەبوو کە سەرجەمیان ئێستا لەلایەن تیمە تەندروستەکانەوە سەرقاڵی وەرگرتنی سامپڵن لێیان و لە سەرقاڵی ئەوەن کە بە شێوەیەکی گشتی دۆخەکە کۆنترۆڵ بکەن. ئەمە ئەو زانیارانن کە لەسەر ڤایرۆسی کۆرۆنا لە پارێزگای هەڵەبجان. سپاس بۆ پامنێرمان فەرحان کابەشێکی ڕاستەوخۆ لە هەڵەبجۆ لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان کاروان باشێکی ڕاستەوخۆ لە کۆیەوە لەگەڵمانە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزان زانیاریەکان لە شاری کۆیە چین. کۆژین سڵاو لێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان. ئەوەی کە پرسی گرنگە و بابەتی ڕۆژە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە لە دوێنێەوە کە بەڕێبەتی گشتی تەندروستی کۆی و هەلەمان کاتیشدا وەزارەتی تەندروستی ئەوەی ڕاگەاندکەوە لە شاری کۆیە دوو کەس هەڵگری ڤایرۆسی کۆرۆنن کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە لە بازگەیەکی نێوان هەولێر کۆیە پشکنین و سواپیان لێوەرگیرا بوو. دوایی دەرەنجام دەرکەوتووە ئەم دوو کەسە هەڵگری ڤایرۆسەکەن و ئێستا لەژێر چاودێری پزیشکیدان نەخۆشخانەی مات بۆ نەخۆشیە گوازراوەکان. کەمێک لەمەوبەر پەیوەندیمان بەجێگیری بەڕێبەری گشتی تەندروستی کۆیەوە کرد لە هەمان کاتشا کەوتە بێژی کۆڕۆنای لە سنتەری قەزای کۆیە باسی لەوە کە ڕەوشی توشبووەکان لە ئێستا زۆر باشە و باسی لەوەش کرد کە زیاتر لە 100 سواپیان لە کەسوکار و لە خەڵکی چواردەوری ئەم دوو توشبووە وەرگرتووە و ڕەوانی شاری هەولێریان کردووە لە کاتژمێرەکانی داهاتووە دێتەوە و چەندین گومان لێکراویش لەنێو ئەو توش بووە لەنێو ئەو کەسانە هەیە بە هیواینکەوەی کەەوە هیچ کەسێک توش نەبوو بێت و لەگەڵ ئەوە شاق لیژنەکانی قایمەتی قەزای کۆیە هەر لە دوێنێەوە بە ڕشاندنی بازار و پاکردنەوەی بازار و شوێنە گشتەکان و لە هەمان کاتیدا بڵاوکردنەوەی پرۆژەر و ڕێنمایی بەسەر هاوڵاتیاندا دەستیان بە هەڵمەتێکی چڕوپڕی هۆشیاری و خۆپارێزی کرد لە ناو شاری کۆیە. لە ئێستاە و ئێمە پەیوەندیمان لە قایمقامی کۆیە کردووە ئەو باسی لەوە کرد ئێمە ئیزراعاتی پێویست لەگەڵ ئەو کەسانە دەکەینکەوە دەیانەوێت بۆ بە لە ڕێدابردننی بابەتەکە لە پێناو پاراستنی ژیان و مەترسی هاوڵاتیان و لە پێناو پاراستنی ئەمنیەتی گشتی هەر کەسێک بێوێت ئەم بابەتە بە لە ڕادا باە بۆ بابەتی سیاسی بیقۆزێتەوە. ئێمە ئیزراعاتی یاسایی لەگەڵ ئەو کەسایە دەکەین. بەڵێ کۆژین ئەمە بابەتی ڕۆژ بوو و ئەگەر ئێوە شتێکتان نەما بێ دەگەڕێمەوە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کابەشێکی ڕاستەوخۆ لا کۆیە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن تا سبەینێ هەر شاد و کامەران بن.